ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش. شەماڵ عەلی موجاریشتر لە ڕێگەی کەناڵی هیوا لەگەڵ ئێوان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک. بەرنمەیەم هەفتە ئێمان سەبارەت بە کار و بێکاری کۆچکردوانە لە سوید. ئەمڕۆ هەفتەی سێی 2024 ئەم بەرنمەیە پێشکەشیەوە یازی دەکرێت بە هاوکاری هاوڕێم بەکر ئەحمەد کە پاشکەمێکی تر پەیوەستە بێ بە پێمانەوە. کار و بێکاری بابەتێکی گرنگی کۆمەڵگەکانی غەربە، بە تایبەت وڵاتانی وەکو سوید کە بە مۆدێلی وەڵفەرستیت ناسراوە یاخود بە مۆدێلی دەوڵەتی ڕەفاه ناسراوە، هەمیشە کار و بێکاری و ئەو مەسایلانەی کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە بابەتێکی گەرمی سیاسەتن، جێگای مشتومڕی نێوان لایەنە جۆر بە جۆرە سیاسەکانن لە کۆمەلگایە هەمیشە بەحس و قسە و بڵین هەتا لە ئەکادیمیایە لە بواری بیرکردنەوەیە لە بواری نووسینە باەخێکی گرنگی پێدرێ و یەکێکە لەو مەسایلانەی کە ئەبێتە پێوەری ڕادەی تەندروستی کۆمەلگا. سەرمایه‌داری کە کۆمەڵێک ریفۆرمی بەسەرا سەپێنراوە و فۆرمێک لە سەرمایه‌داری لە دنیای ئەمڕۆیە لا یەزال تا ئەم هەزە هێشتا ئەم کاتان هێشتا ئەم ڕۆژگارش لە ئارایە کە بە جۆرێک بە ئەرکی سەرشانی دانراوە کە پێداویستە سەرەتاییەکان و سەرچیەکانی ئینسان فراهەمکە، هەمیشە بابەتی کار و بێکاری و ئەو مەسایلانی کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە جێگای بایەخێکی زۆرە. دیارە ئەم مەوزوعە کەمتر لە کۆمەڵگاکانی خۆر هەڵاتی ناوەڕاستە ئەو بایەخی وەرگرتووە، بابەتەکەشەوە نییە کە خەڵک لەوێ کار ناکاماند و نابێت زەحمەت ناشێشێ، پێچەوانەکەی ڕاستە، بەڵام بابەتەکە ئەوەیە کە لەوێ ئەم مەسایلانە لە کاری سیاسیە حسابێ بۆ نەکراوە. بە حاڵی خۆمان بیرماندێ وەکو چەپەکان ڕۆژگارێکە ئینتیفازە بوو وەکو ڕۆژانێکی ئەمڕۆ لە سەرجادەکانی سلێمانی و لە کوردستانە نووسرا 35 سەعات کار یا بیمەی بێکاری، خەڵک بەگاڵتەوە باسیانە کاری چی و باسی کارکردنی چیەکەن و لە ڕاپەڕی ناو ڕوبەڕووی دوژمنێکی واخوێن خۆر و فاشست و مەسەلەکەمان ڕۆزگارکردنی کوردستانە ئەم باسانە باسی چی ئەم شعارانە شعاری چین و پەیوەندیشان بە کۆمەلگای کوردستانەوە هێمانە شعاری هاوردن و لە شوێنێکی ترەوە بۆ کوردستان هاوردەکراون و خەڵک لێرە کاری نێبیکە. بەرحاڵ ئەم مەسایلانە خۆی لە ڕاستیە ئەو حەقیقەتەی نیشانەدا کە مۆزوعی کار نەبوو بووە بابەتێکی سیاسی گرنگی ناو کۆمەلگای ئێمە. بڕادەیەک سەرباری ئەوەی کە دۆخەکە بەرەو پێش چووە، کۆمەلگا سەباتێکی زۆرتری بەخۆی گرتووە، کارکردن و پەیداکردنی کار و دامەزراندنەوەمانە مەسایلێکی گرنگە، بەڵام هێشتا ئەو موازیانی کە پەیوەندیان بەکارەوەی ئەو جێگا شوێنینە. بەرحاڵ بەڵام ئەم باسەوە ئەم بابەتە لەم ڕێی دنیاە بتایبەت بۆ ئەو خەڵکانەی کە لە باگراوندێکی غەیری ئەوروپیەوە لە ئەوروپای ئەژین، بابەتی کار و بێکاری کۆچکردوان بە تایبەتی بابەتیشی زۆر گرنگە. یعنی ئەگەرچی بەشێک لە بینەرانی ئێمە لە کوردستان ڕەنگە زۆر ئەم مۆزوعە جەزبیان نەکات و جەلبیان نەکا، بەڵام بێگومانەوانی کە لە ئەوروپا ژینوە لەگەڵ کێشە گرفتەکانی ئەو کۆمەلگانەیە دەست و پێنجە نەرمەکان تێگەن کە بابەتی کارکردن یانی چی، بێکاری یانی چی، ئەو مەسایلانی کە پەیوەندیان بەم مۆزوعەوە هەیە چنە گرنگن. ڕۆژگارێک ئێمە ئەژین لە ئەوروپا کە بە جۆرێک تۆمەتی بێکاری یاخود کار نەکردن یاخود تەوەزەلی یا تەمەڵی یا سوود وەرگرتن لە ئیمکاناتەکانی کۆمەلگا بەبێ ئەوەی لە بەرامبەر یا شتێک بەخشتێت تۆمەتێکی حازر و ئامادەیە بۆ بەشی زۆری ئەوانەی کە لە باگراوندێکی غەیری ئەوروپی و لە وڵاتانە ئەژین. هەمیشاوە کە خەڵک ڕووی لە وڵاتانە کردو هۆکارەکەی ئابوووریە بۆیە ژیانێکی ئاسوودەتریان هەبێ، بۆیە باەخ بە کارکردن نادەن، ناشن ناو بازاڕی کارەوە، ڕێگە بۆ خۆیان ناکەنەوە بۆی کەوا کار پەیدا بکەن. هەمیشەمە تۆمەتێکی ئامادە و حازرە بە تایبەت ئەم ڕۆژگارانە گروپ و دەستە ڕاستیستەکان ئەم باسە زۆرە وروژێن. بەڵام ئەم مەسەلەیە ڕەخەندی زۆری هەیە، لایەنی زۆری هەیە کە گفتوگۆی لەسەر بکەین. جا من بەش بە حاڵی خۆم کە
نزیکایەتێکم لەم بابەتەوە هەیەەوە هەمیشە و دایم یەکێک بۆ لە مەشغەڵەکانم و بەکر ئەحمەد کە ئەوش بۆ خۆی لەم بابەتەوە هەم نووسیوە ئەم کارەکەشی و شێوازی ژیانیشی زۆر پەیوەستێک هاتەوە بەم مەسەلەیەوە بە پێویست مەزانی ئەم بەرنمەیە سەبارەت بەم بابەتە بکەین بە جۆری لە جۆرەکان درێژەی و بەرنامەی ڕابردووەکە بڕیار وابوو بیکەین سەبارەت بە تاوانکاری لە سویدا بەڵام کۆمەڵێک کێشەی تر دایپۆشین ڕاستی ئەمە ئەتوانێت لە درێژەی ئەو بەرنامانەیە بێ بەرحاڵ بەم پێشێکی درێژەوە بەداوای لێبوردنەوە لە ئێوە بەکرد بەخێرهاتنی هاوڕێم بەکر ئەحمەدەکەمم کاتت باش بەکرد مێدەوارم ڕۆژێکی باش بوو بێ سپاس کە داوەتی من قبول کرد بۆم بەرنامەیە سپاس شەماڵجان منی ژەروا بەکە پێشێکیشی دوور و درێژم وت هەیە لێ بوو قسەیەکی ئاوا هەیە باسەکە نەڵێن پەنابەران یا نەک پەنابەران کۆچ کردوانەوانی کە هاتوون لە ئەوروپا نیشتە جێبنەوەوانە کار ناکەن و بێکارن و ناسنە بازاری کارەوە و هەوڵی کار پەیداکردنا تا چەنە قسەی ڕاستەیە لە ڕاستیە تا چەند ڕاستە کە ڕادەی بێکاری لە ناو کۆچ کردوان و خەڵکانێکە باگراوندی غەیری سویدیان هەیە بۆ نمونە لە سویدا زۆرە هەمیشە کاتێککە تەمە لێرە بازاری کار بە جۆرێک ستاتیم کراوە ئەحسایی کراوە ینی بە جۆرە داتای لە بەردەستایە کە تۆ ئاتان ئاسانە توانی ژمارەکان مێنیتە دەرەوە ئاخرین ژماری بێکاری لە سویدا 6.5 و هەمیشەش ئاستی ڕێژەی بێکاری لە سویدا بۆ خەڵکانێکە لە دەرەوە هاتوون بەرزترە لە خەڵکانێکە لێراژین جاشتێکی دوو نمونەی زۆر کورتت پێ بڵێن بۆی بێمەوە سەر مەوزوعەکە مثلا لە 94 و 95 شەپۆل یەکەمی عێراقی و یوغۆسلافی ئێنە سوید پاش 20 ساڵ 25 ساڵ کاتێکە تەماشای ئەو خەڵکاناکەن لە 94 هاتوون هەستەکەن ئاستی کارکردنیان لە سا 79 کە کەسێکی خەڵکی ئەم وڵاتەش هەر ئاستی ئەوەیە یعنی خەڵکێک کە سویدی بێت لە ئاستی کارکردنی لە سویدا لە سا 78 ینی لە سا 78 هاوڵاتیانی وڵاتە کارەکەن ئیتر بەشێکی گەنجە بەشێکی مناڵە بەشێکی نەخۆشەوە شتێکترە بەسمەیە ئاستی کارکردنی کوژبەرانێکە لە شەڕی یوغۆسلافیا و وەتەنەن عێراقی و زەمەنەشەوە هاتن پاش 20 ساڵ لە کارکردن لەوێ یعنی وەکو هەموو هاوڵاتێکی تری سویدی ئیشەکە بەڵام لە 96 نەبوو لە 2000 نەبوو ینی ئەوەی کە ئەمجی لە ئێتوەکەوێتە ناو بازارڕە و ئیتر لەگەڵ هەموو کارەکانی ئێرە دەست و پەنجە نەرمەکە وایە لێ بەڵام ئەومان بیر نەچەکە حقیقەتێکەیە کە لەشکری بێکاری هەمیشە لە ناو خەڵکی پەنابەرانە ڕێژەیەکی بەستری هەیە و جیاوازی ناوچەیش هەیە جیاوازی ناوچەیش هەیە مەسەلەن کەسێکی کۆچبەرکە لە ستۆکۆڵمە لە شارە گەورەکانی سویدا جێیەکەوێ فرسەتی کاری زیاترۆگلوی لە شارە پشکۆلەکانە بەڵام ئەوەی کە ئەوترێت ئەم ئیدعایە بەر لەوەی وەکو سیاسەت وترابێ یعنی وەکوی هێزێکی ڕاستستی بەرجەستەی کاتەوە کە کار ناکەن بەشی لە ستاتستیکانیش دەرێخە کە هۆکاری خۆی هەیە ینی بەڵگەیەوە نییە کە تەمەڵی بە بڕای منەم جانبە ژەبێ بگرین تەمەڵی نییە فاکتەرێکە کابێ ئینسان بە سەراحەت قسەی لەسەرکە ینی ڕۆژگارێکی زۆر لە ناو خەڵکی کوردستانی عێراق ئێستانە لە دوای شەڕی کەوتنی سەدام و شەپۆلێکی ترەوە زۆر عادی خەڵکی کوردستان لە هەش کەسێکی قسەت کردە باسی سیستەمی سوسیالی سویدیان نەزانی یعنی ئەمە هین نییە ئەمە درۆ نییە ئەمە واقعەتێکە کە خەڵک ئەڵەیە چی لەوێ ئیژناکەی پارەتێنێ ئەومانە و ئەمە ئەو وێنانەیە کە ئینسان بەر لەوەی بگاتە وڵاتی تازە لەگەڵ خۆی هێنێ ئیتر ئەم وێنەی ژیاوە بەشێکی خەڵکەکەی ئەکرێ هینکە ئەکرێ لەسەری بژی بەڵام وێنەیەکی ڕێپرسەنتەتیڤ نییە ینی وێنەیەکی گشتیگیر نییە کە بڵێ هەموو کۆچبەران ئەمە ناکەن چکە خودی هۆکارەکانی بێکاری کە من هیوادارم لەم بەرنامە کورتیا بێنە سەری تێکەڵە لە هۆمەڵی هۆکاری سترۆکتۆری کە پەیوەندی بە بازارەکانەوە هەیە بە بازاری وڵاتەکەوەیە پەیوەندی هەیە بە کۆمپیتیشن یعنی ئەوەی کە مەهارەت و قابلیەتی چیت هەیە پەیوەندی هەیە بێ کە خوێندنت هەیە نیتە پەیوەندی تێ بەو ئاڵ و گۆڕە سترۆکتۆری کە بازار بە گشتی لە غەربا بەسەری هاتووە کەویشەوەیە کە تۆ ئەگەر ئیعدادەشت هەبێ خوێنەواری مەسوولە و کارانەی لە بازارڕا هەن ئیعدادیە ئەگەر دراسی ئیعدادی و ئامادەیت خوێند بێ ئەنی وەکوای خوێنەوار بی لای خۆمان نەخوێنەوار ئەومی بوو
يعني نخوێنەوار ئێستا تۆ خوێنەواری عدادێتەوە یعنی ئومی نیت نەخوێنەوار نیت کە بە بڕوای من یعنی تەسەورەکەی کە ئیتر ئەم شەپۆلی کۆشانەشی کە لە بەشێکی زۆری وڵاتەکانی ئەفغانستان و کوڕی عێراق و سۆماڵیا هاتوون 20 ساڵە سیستەمی دراسیانیش ناکە یعنی ئەزایی بەسم چۆنە یعنی تۆ جیلێ لە خەڵکت بۆ هاتۆ کە نەخوێنەوارە بەبەست وایە هۆکارەکانی ئەوە نییە کە ئەجنەبی ئیش ناکە ئەمە فاکتەرێکە بە وردیە بە باسی لەسەرکەین بەشێکی تریۆکوتم ڕەتی بە پەیوەندی بە بازارەوە هەیە ڕەتی بە ڕاسیزمەوە هەیە ڕەتی بۆ ئاڵگۆڕانەوە کە لە بازاری کارە سرکتەری بازار سەرتاسەر گۆڕاوە و هۆکاری فەردی هەیە هۆکاری دەوڵەتیشی هەیە یعنی چۆن سیستەم هەیە کاریگەری هەیە فەرد کاریگەری هەیە ڕاسیزم کاریگەری هەیە میکانیزمەکانی بازاری ئەمڕۆکە کارەکە کاریگەری هەیە ئەکیدەوە وایە بەڵام من لە ڕاستیە لە خودی ئەوەی کە قسێگە وترێکە پەنابەران کار ناکەن و وەختێک کە دەلایلێنەوە بەڵگەێنەوە لە سێریکە مەسەن چەند پەنابەر لەسەر سۆشیالە چەندێک خەریکە بڵێن بیمە بێکاری وەرەگرێ ئەمان ناکەن بە پێوانە من خودی لە خودی لەگە خودی ئەو پیاوانە نەشا کێشەم هەیە یعنی بەشێک لەوە کە ئەزانین کە شتێکەیە لە ئابووریا پێوترێ ئابووری غیر ڕستمی یا ئینفۆرماڵ ئیکۆنۆمی ئینفۆرماڵ ئیکۆنۆمی ئەوەی کە من ئاخر جار سێرم کرد لە سویدا لە بینی لە 14 تا لە 17 ینی لە نیسبەتێکی زۆری ئابووری ئەم کۆمەڵگایە ناچێتە ناو سیستەمی سکات و سیستەمی زەریبە و بڵین باشدان و ئەوانەوە ینی لە دەرەوەی ئەو چوارچێوە ڕستمی ئابووری کۆمەڵگایە بڕێوە بازار ڕەشی پێڵێن بە بازاری ڕژناوە بێ بڵێ ئەمە کە لێرە تەوانەوە بڵین تۆڕەکانی تاوانکاریە گرێتەوە پارەشتنەوە گرێتەوە ئەوانەی کە بڵین دەرمانی بڵین مادەی پێهۆشکەرێن نەواناگرێتەوە قاچاقچێتی بە هەموو جۆرێکی ئەگرێتەوە بەڵام بەشێکی زۆری گەورەی ئەوەیە کە پێی وتێ بازاری ڕەش یاخو کاری ڕەش من وازانم کە ئەم جۆرە کارە لە سویدا بەشێک تەقسیمێکی ئیتنیکی کراوە ینی تۆ کەمتر دەتوانی سویدی پەیدا بکەی کە بتوانێت لەم بازاری ڕەشەکاری دەستکەوێت بە جۆری لە جۆرەکان هەندێک سێکتەری ئابووری تایبەتی ئەم کۆمەلگایانە هەیە ئەگەر بە ئینفۆرماڵ بەغیر لە ڕسمی نەچێتە پێشەوە و بەغیر لە ڕسمی کار نەکا ئەوانە ممکنە توانای دووبارە بەرهەم هاتنەوە و کاری ئەم سێکتەرانە پەشی بکەوێت ینی بە نمونە بە باسی بکەینەوەمانە مەسەلەن تۆ گەر بڕۆی بۆ پیزا هات بۆ ئەمڕۆ پیزایە کڕی ئەوانە نزیکی 200 کرۆنە وەڵامێکەچی لە پیزەریەکی مەسەلەن کۆڵانەکەی خۆتان گەڕەکەی خۆتانێکری ئەوانە 120 کرۆنە 110 کرۆنە 100 کرۆنە شتێکی ئاوایە ئەم جیاوازی و فەرقە گەورەیە نەتیجەی ئەوەیە کە لێرەیە کاری ڕەش بەکارە بێ و ئەم سێکتەرانە کە تایە پێکهاتەی سەرمایەتیایە لاوازە زەعیفە یاخود بڵێن پێکهاتەی سەرمایە بە جۆرێکە کە بەشی زۆری و سەرمایی کە بەکارە برێ سەرمایی متحاویلە گۆڕاوە نەک سەرمایی سابت ینی پێویستت بە ئیمکاناتێکی زۆر و مەوادێکی زۆر و تەسیساتێکی زۆر نییە بۆ ئەم کارە بچێتە پێشەوە نیسبەتی قازانج تایە نیسبەتێکی زۆر بەرزیش بێ هێشتا توانای ژیانی خاوە سەرمایەکەی نییە ینی تۆ گەر بۆ نمونە سەرمایەکی 10 ملیۆن کرۆنی خست بێتە گەڕەوەوانە نیسبەتی قازانج لە 102 بێتیایەوە پارەیەکی زۆرەکە بەڵام ئەگەر بێت و سەرمایەکەت بۆ نمونە 10,000 و 20,000 و 30,000 یۆرۆ بێ نیسبەتی قازانجەکەش لە 110 بێ ممکنە بایەوەنە نەتوانێت ببێکە خاوەن سەرمایەکە پێی برژی ئەم جۆرە تەرکیبەیەوە ئەکە هەمیشامە بەشی نامفۆرماڵی ئابووری بێ و پێداویستیەکی ئابووریە شتێک نیە لە خۆی هات بێتەکایەوە و ئەوانەشی لێرە کارەکەن ئەوانن کە کاری ڕەشەکەن و ئەوانەشی لێرە ئەتوانن و کارە ڕەشە بکەن بەشی زۆران لە باگراوندی دەرەوەی سویدیا دەرەوەی ئەوها تۆ ئاماژە بە خاڵێکی گرنگە تاوان ئەوەی کە ڕووکردنەوە بم بۆ یەگەر کەسانێکی خەڵکی دەرەوەی کوردستان لە دەرەوەی سوید جویان لێیان لە سوید ئەو قیتاعی کە قیتاعی ڕسمی ئابووریە قیتاعێکی سپیە زەریبە ئادرەیە کەس هەموو زانیاریەکان لەسەر سەرمایە و شتی تر شارەزان قیتاعێکی ڕەشەیەوەی کە تۆڵی کە تێکەڵێکە لە کاری قانونی غیر قانونی بەڵام وەکو لەباری سپیەوە هین نیە ئەگەر ئەمە بقارەنەکەی کوردستانی ئەمە هەمووی ڕەشە ینی
ئەو بخەمە ڕوونکەمەوەکە لە کوردستانی زەریبات بەو شێوازانێ کەواتە ئەو قطاعی کە کۆنتترۆل ناکرێ و ناچێتە ژێر ڕکێفی دەوڵەتۆمانەوە ئەمی ڕەشەکە ئەبرێ عەرەبانێکی دانا و تەماتا فرش و پێشیوانی کارێکی ڕەشەکە ئەمە لە سوێت بە ڕەش لە قەڵەمەدرێت بەبەست ڕوونی کەمەوە سەبەبی ئەوەی کە سێرکە سەبەبی ئەوەی کە تۆ ئاماژۆ پێیان ئەم قیتعانە سەرمایەگزارێکی زۆری ناوێ و بەشێکی زۆریشی خەدەماتە دقت بە کۆمەلگای چینایەتی ئێستای سوید بە حکمی بەرزبوونی و ئاسی ڕیفا و بەرزبوونی کرێ بەشێکی زۆری حتا قطاع کرێکارەکانیش بەشێ لە کارەکانی خوارەوەی بۆ هین جێهێشتووە بۆ کرێکاری مهاجر جێهێشتووە یعنی ئێستا تۆ دیلیڤەری ئەوەی کە پێڵن دیلیڤەری کە لە کوردستانیش باسێکن کەسی بە ماتۆڕێکوێ خواردن بێنێ خۆ تۆ کەسێکی سویدی نابینی ئیشی دیلیڤەری بکە چیکە ئەکسەرەت ناوانن کە ئیقامەی تازە وەرگرتووە تازە هاتووە ئیشی نییە بێکارە ئەخوێنێ تۆ زەپولی تر زیاپەکە هەستەکەی تەواوی قەتەعاتی سەرویس خزمەتگوزاریەکان لە ڕێستورانتەوە بگرێ بۆ قشتاشین بگرێ بۆ پاکسازی بکرێ بۆ زۆر شوێنی تر سەرمایەگوزارێکی زۆری تیانە کارەکانیش خەڵکی سویدی زۆری نایکە تێگەی سێرکە بەشێک شێوەیە تو کابراگەر وتر ڕێستورانێکی هەبێ ناتوانێت دوو کەس بگرێت هەمە عاشی خۆی هەم دوو کەسی تر بێنێ بەڕەشەیکە و ئەو هێزەکارەشی کە بتوانێت تحملی ئەو بکە کەسێکە یعنی هیچ کەسێکی کرێکاری سویدی ناتوانێت 13 ساعت لە ڕێستورانێکی وەکو دروستکردنی پیتزایە کارکە تۆ لە پیتزەری لە سەعاتەوە کرێتەوە بۆ دەی شەو تێگەی چەندێکیانێ نزیکەی کەمتر لە $100 خودی ئەم قطعانە جاسێرکە ئەوەی کە مهمە ئەمەی کە بێ بوترێ من و تۆیە کە سەر بە قطعایەکی سپینا و بازاڕێژ بین من و تۆ کەڵک لە قطاع ڕەشەکەی دەرەوەکەین یعنی چکە من کاتێکا چم لە دەرەوە نانەخۆم ئەگەر بمەوێ سپیەکە ڕەشەکە کەرتە ڕەشەکەی بازار سپیکرێتەوە ئەو کاتا ئەبێ 200 کورن بەمە پیتسایە بەڵام لە ئێستا من 89 کورن ئەمە ڕاست دەوێت لە هیچ شوێنێکی دنیاە ئەم قطاع ناکرێت یعنی سپیکرێتەوە چونکە هۆکاری اقتصادی هەیە هۆکاری چینایەتی هەیە و هینی کشە دەرفەتێکیشە بۆ خەڵکانە کە ئێنە ناوە لەو ماوەیە ئیشەکەن وردە و دەخۆیان پێگەێن و ئەڕۆن بۆ پێشەوە ئەمە لە هەموو شوێنەکە سەیریکەی لە ئەمریکای لاتینا سەیریکەی لە ئەمریکای سەیریکەی لە ئەڵمانیا سەیریکەی بەشێکی زۆری بەدەست گروپە ئەتنیە جۆرەکانەوەیە چونکە سەرمایەگوزاریی گەورەی نییە کەسێک سەرمایەگوزاری گەورەی هەبووە چیتر ئەو دوکانە ناکاتەوە لوبنانی و تورکەکان کە هیچی لە بازاڕە گەورەکانی مۆڵەکان کەمتر نییە تێگەی مەسم چۆنە کاتێکی ئاوایە بە 1001 فاکتەری تایبەتی خەڵکان ئێمەکاری تیاکەن تاقەت پڕوچێنە ماندووکەرە تەنانەت تۆ 5 ساڵ لە وڵاتەیە ژیابی تو بردەوە چوبیتە سەر بازاڕی کار و معاشت وەرگرت بێتۆمانە کەسێک پێ بڵەوەرە بابەجان لە ڕێستورانەکە لە شوێنی چوای بۆم کاکە نایکەی شکتر وردە ئینسان ئاسی تەوە قژەشێتە سەرەوە و هیچ حقوقێکی تیانەیە کاکە لەو شوێنانەیە حقوقی تیانی ینی نە سندیکاکان کارەکەن هەمووی لەسەر علاقاتی شخصی و ڕەفاقەت و ئەمانە بە ساخەم 2 ساعتتر بێنەرە کرۆنێکی زایشی ئۆڤەرتایمی نایەتێ تێگەی مەسم چۆن ئەگەر ئەماڵەیە ئەمە فاکتەری هەیە لە هەموو شوێنێکی دنیاە وایە سەری سەفەری سینیەکان کە بۆ کەنەدا وایە سەفەری ئەمریکای لاتینەکان لە ئەمریکا وایە 12 ملیۆن ئەمریکی لاتین ئەمریکانی لە ئەمریکای کارەکە 12 ملیۆن بێوەرەقە بێکاغەزێتە سەرمایه‌داری پێویستێتی چکە لە بەرەوەی سەرمایە گەورە هەڵی ناسۆڕێنە لە خوارە هەڵە سوڕێنرێ وای نزانی یەکێ لە شتەکانی کە من لێرایە ئەجنەبی لێرایە بە واقعەت یعنی پێویست ناکە بڕێوانیە دقیقا نەزانی چۆنە باسەکە لەسەرەوە نیاز نەبیە باسەکە لەسەرەوەیە دواکەوتوترین توێژەکانی کارگەری ئەم کۆمەلگایە لەم قەتعانەیە کارەکە لەم کەرتانەیە کارەکە دواکەوتوترین توێژەکانی دواکەوتوتی لە ڕووی معریفەوە لە ڕوویەوەی کە زمان نازانێت جارێ یەکەم شە دەوێت کە زمان نازانێت ناتوانێت لەگەڵم کۆمەلگایە هی بکە ئەوە نییە گفت و گۆ بکە لێ کتێبگا ئەوانە دووەمینی ئەوەیە قیبلەیەکی وەهای نییە شادەیەکی هەبێت لە وڵاتی خۆی هێناوەتی لەرە حسابی بۆ ناکرێت وەکو تۆوت لە چەند وڵاتانە هاتوون لەسەر نەمە یەمەنە ئەمە لیبیایە ئەمە سووریایە ئەمە عێراق ئەمە ئەفغانستانەکەەوە چەند ساڵە شەڕی تایە سیستەمی بڵین خوێندنەکەی
هەر نەماوەی ئەفغانستان چەند ساڵ ئەمانە کە دێنە ئەم کۆمەلگایەوە لە غەیری ئەم قەتاعان و لە غەیری ئەم کەرتانە نەبێ شوێنی تر ناتوانێت بیانگرێتە خۆی بەڵام باسەکە لەسەر ئەوە نییە کە ئەمانن کەرتە ڕەشەکەیان دروست کردووە یا کەرتە ئینفۆرماڵە و غەیرە ڕسمیەکەیان دروست کردووە ئەم کەرتە ئینفۆرماڵە یەکێکە لە پێداویستیەکانی ژیانی سەرمایەداری ئەم کۆمەلگایە بۆ ئەوەی کاڵاکان بە هەرزانترین نرخ بگاتە دەستی بەکاربەران پێویستمان بەم کەرتانە هەیە پێویستمان بە جێگایەکەیە کە لە دەرەوەی سیستەمە ئابوووریە ئاساییەکەی کۆمەلگایە کە مەسرفێکی زۆری بۆ خاوەن سەرمایەکان هەیە و جێگای ئەوە نابێتەوە کە سەرمایی بچووک تەحملی ئەم شروتانە ناکات تۆ ێستا بیبینە مەسەرەن شتێک هەیە لە سویدا پێوترێ کۆلێکتیڤ ئەفداڵ بڵێن ئەو ئیتیفاقیە جەماعیە کۆنتراکتی دەستە جەمەی لە بینی خاوەنکارەکان و لە بینی ڕێکخراوە کرێکاریەکانە یاخود نیقابە کرێکاریەکانە تاک و تەراو دەگمن ئەبینی ڕێستوران هەبێ یاخود بڵێن چێشخانە یا هوتێل هەبێ مەگەر ئەوەی بەرزەکان و ئەوانەی کە بڵێن بەتامی ناسرا و بڵێن وەکو ماکدۆناڵز و شێدیاکان مەسەرەن ئەمانە ئەتوانن هەیان بێ باقیەکەی کەسی ئەمینە ئیمزا ناکە دەلیلەکەشی ئەوەی شروتی زۆرە بۆ نمونە پێویستی بەوەیە کە هینی هەبێت تەمینی هەبێت تەمینی نەخۆشی هەبێت تەمینی ئاربێسکادای هەبێت بیانی ڕووداوەکانی کاری هەبێت تەمینی بڵێن تەقاعودی هەبێ ئەم هەموو تەمیناتانەی بۆ تۆفیر بکرێتەوەوانە سەرمایە بچووک ناتوانێت ئەمە بکە بەم دەلیلەیەکان سەرمایە بەڵام سەرمایەی بچووک ئەگەر چی بچووکە لەبەرەوەی عاداتەکانی زۆر و ژمانەکانی زۆرە کەرتێکی فراوانە کە ماڵین لە 14 ئابووری سوید مەسەن تۆگەردای بنێ لە 56 هی تاوانکاری بێتوانە باقیەکەی مێنێتەوە لە 10 ئابووریەک غەیرە ڕسمی بێتوەمانە زۆر زۆرە جا قەزێکە لێرە لە چیە منەی بینم لەوە ئەیبینم کە بە زۆری کاری ڕەش ئەدرێ بەسەر پەنابەر بەسەر کۆچکردوانە وایە کۆچکردوانن کە کاری ڕەشیان هێنا بەڵام خۆی پێچەوانەکەی ڕاستە کاری ڕەش پێداویستیەکی ئابووری ئەم کۆمەلگایە بۆیە کارگەری ڕەشمان پێویستە و بۆیە کارگەرمان پێویستە لە دەرەوەی سنوورەکانەوە بێتە ئەمینە بە جۆرێک مەسەلەن من کاتی خۆی باسی ئیمپریالیزمەکرا قسە لەسەر تەزدیری سەرمایەکرا من هەستەکەم ئێستا ئیستیرادی هێزی کاری هەرزانە بۆ ئەم وڵاتانە کە ئەتوانێ ئەم ئابووریە بچەقێنێتەوە جاریشی تر وە بەشێکی زۆری کەم و کوڕێکان و قەڵەشتەکانی پڕکاتەوە شەماڵجیان لە کوردستانە لە فترەیەکی دوای کەوتنی سەدامە ئەوەی کە وەزئی خەڵک زۆر باش بوو مەعاژە درا و گەندەڵی و شتانی کە باسیەکە سێ4 مەعاش وەرەگەر خەڵک دزینی سەرەتی بغاکەوتە کوردستانەوە وەزئی خەڵک بە ئاستێ بە جۆرێ بەز بوو نوکتەیەکە بوو کە بە خەڵکی خارجیانە و $100 $200 $300 پێ کاکە لەو زەمانەیە خۆ هیچ کەسێک لە کوردستانە ناچوو لە ڕێستورانە کارکە لە چێشخانەکانە کارکە هەموو بۆ کرێکاری هین کرێکاری بەدبەختی یەزیدی بۆ تڕوتۆپمان بە جۆرێ بوو بە خەلیجی هەچ کەسێک خۆی بە تۆزە دەوڵەمەند بزانێ کشێکی ئەسیوپی خستە پێش خۆی و ئەیبرد بۆ مۆڵێک لێوێ خواردنی پێ بکڕێ دیقەتێ بەبەسم چۆنە تۆ دیقەت بە کاتێک ڕێفاهی کۆمەلگاکە چووە سەرەوە لە ملت لە وڵاتێکی وەکو عادی خۆشمانە تو ئەم تێندەنسانە ئابینی لە ئێستاشەوەیە ئێستاش مجتەمەعێکی چینایەتیە خەدەماتەکانی خوارە و کەس نایکە تەنانەت ئەو کەسانەشی کە کۆچکردوون و هاتوونەتە ئێرە پاشماوەیەکی زۆر ناچێتەوە سەرەوە کارانە مەگەر لێ قەومانێکی زۆر بێ لەبەرەوە منیش لەگەڵتام ئەم کەرتە جێهێڵراوە بۆی کە بڕوات و مجتەمەعیش پێویستی پێیەتی سێرکە ئەم سێکتەرە پێویستی بە سێکتەری ئەو بەرەجا ئێستا ئەوەی کە خەتەری ئەم شتیان بینیوە لە وڵاتێکی وەکو سویدا ئەوەیە کە بەشێ لەو تۆڕە مافیایانەی کە هەن بۆ پارەسپیکردنەوە دەستێکی زۆریان بەمانەوە گرتووە و لێرەوە و لە ڕێی کەناڵی ترەوە ئەوەی کە پێی ئەڵێن ئاربێسلیپس کریمنالیتێ بە سویدی کە پێی ئەڵێن جەریمەی بازاڕی کار لێرەوە ئێتە ناوە لێرەوە پێوەستە بێتە پێ و ئەو خەباتە و هات و هاوارێکە لێرە هەیە لەسەر ئەم قطاع لەم منطقەوەیەکە ئەگەر ڕۆژگارێک بەرەڵامان کرد بێت و کەس ئاگای لە کەس نەبێت لە ئێستا هەستەکەی کە ئەم شوێنە مەسەلەن تۆ دیقەت بە کاکە سیارێ بڕۆ لە بازرخانەیە بشۆ نزیکەی $40 لێ سەرن بەڵام شۆ لێرە کوڕێکی گەنجی بەدبەختی سووری دانیشتووە بە 200 کرۆن بۆت بە سەعاتێ بۆتە شووە تێگەی مەسم چۆنە چی خواوە ئێمەیاتێ
ڕاستە. جا ئەزانی چۆنە باسەکە لێرە لە چیشایە لەم مۆزوعەیە مۆزوعی ئەو کولتورە ئەم بازارە و ئەم سێکتەرە لەگەڵ ئەو کولتورە پەراوێزیەی کە لێرەیە دروستە بێتوانە یەکتر تەواوەکە. ینی تۆ بۆ ئەوەی لە بازارە ڕەشەیە کارت دەستکەوێت پێویستت بە کۆمەڵێک پەیوەندی هەیە کە ئەم پەیوەندیانە پەیوەندی ئاسایی ناوم کۆمەلگایی ئێمە نین خەڵک مەسەرن لەگەڵ یەکترا خوێندوێتی لە هەمان گەڕەکە ئەژینوانە نا کۆمەڵێک پەیوەندیە کە لە دەرەوەی سیدۆم و چینە هات بێ بۆ نمونە ئەمانە سەر بە هەمان زمانن هاو زمانی یەکن یاخود هاوڵاتی یەکن لە یەک شوێنەوە هاتوون ئەمانە زۆرتر دەتوانن یەکتر دۆزنەوەم سەکتەرانە پڕکەنەوە لە هەمان کاتە ئەم سێکتەرە ئابوووریە ئەم کارە غەیرە ڕستنیە ئەم کارە ڕەشە دووبارە ئەو کولتورە بەهێز دەکاتەوە دووبارە کولتوری پەراوێزکەوتن ئەوەی کە تۆ نەچیتە ناو بڵین سوخت و سازی کۆمەلگاکەوە دەردی ئەڵێ یاخود ئەو پەیوەندەکانی ناو کۆمەلگا پەیوەندی ڕسمەکانی ناو کۆمەلگا و کەڵچەری ڕسمی ناو کۆمەلگاوە ئەمە بەهێزەکە ینی پەراوێز خستن یاخود ئەو شتێ و کێشەی کە باسێکن لەسەر ئینتێگرەکەون پێ خۆش ئێستا قسە لەسەر ئەمە بکەین پەیوەندی بینی بێکاری کۆچکردووان لەگەڵ ئەو شتێک کە پێوتری ئینتیگریشن چییە کامیانەکە ڕێگەی لە کامیان گرتووە ئایا نەبوونی ئەو چوارچێوە ڕستنی و نۆرماڵی کارە بۆ کۆچکردووان کە ڕێگەی لە پەیوەستبوونیان بە کۆمەلگاوە گرتووە یاخود ئەوە پەیوەست نەبوونیانە بە کۆمەلگاوە کە لەم سێکتەرەیە هێشتونێتەوە کاسی هێلکە و مریشی لێبێ بەڵام من هەست دەکەم کە دووبارە پێداویستەکانی بەرهەمهێنان و پێداویستەکانی بەرهەمهێنانی سەرمایهداریە کە ئەبێ تاڵە بڵێ سەرەداوی لێکدانە و تەحلیلمان بێ ئەزانی چۆن بە بڕای من ئێستا زۆر چاوکراوەتر سەیری هینەکەم سەیری مۆزوعی ئینتیگریسیۆنەوە ناکەم سویت هەر ئینتیگریشن ینی تێکەڵبوون ئاوەزان بوون ئاوەزان بوون سێرکە بە بڕای من ئەگەر بازاری عادی کراوە بێت و تۆ مشکالێکن نەبێ کارت بەنێ ناچین 12 ساعت لە پیسایە لە ڕێستۆرانەکە یان لەو ئەلوانەی کە خواردین میوە ئەفرۆشن خۆ بڕەتێنی بۆ $60-70 کەس لەمە ناکە بێگومانەگەر فرسەتی کرانەوەی بازار لە بەرامبەر خەڵکانێکی تازەیە هات بێتن ئەو ئەم قطاع خەڵک دەستی بۆ نابە بەڵام یەکشی تریشەیە من ئەگەر سەیری نموزەجی کەنەدا بکە یان نموزەجی بریتانیا بکەی زیاتر کەنەدا زۆر جوانتر و ڕۆشنترە کاکە و سینیانە خۆ کەس تێکەڵ بە کەس نابێ لە هەر شارێکی مەسەن شارەی کەنەدا هینیان هەیە مەسەلەن ڤانکوڤەر ڤانکوڤەر ئاوە بازە یەکی تەسینەوە تێگەی 1 ملیۆن نازم بە ئەحسایەتی دقیقم لا نییە هەر هەمووی سینیە یعنی بازاری سینیانێ ڕێستۆرانی سینیانێ هۆتێلی سینیانێ ماسیگری سینیانێ ێ باشە کابرا ئیشەکە و سەرمایەی بەشێ لە بەرهمێنەرەوەی سەرمایەگوزاری کەنەداشە بۆچی مشکلی ئینتیگریسیۆنی نیە بۆ مشکلی ئاوێزانبوونی هەیە بۆ مشکلی هەیە تێگەی بۆ لە سویدا ماکرێ بە مشکلی ئەگەر ئەجنەبیەکان سەریان ناوە بەیەکەوە لە شوێنەکە بخوان کارەکەن ئەزانین بەسم چۆنە مشکلەکە من ئابم چاوە سەیریکەم کەنەدا دەوڵەتێکی زۆر کراوەترە بەس لێرە بۆ بە مشکلە لێرە کردوانە بە مشکلە لێو تێگەی ئەنجە ئایەکە کاریشکە پێت وایە تو ئاوێزانەبی ئێستا خۆ من تۆ 20 ساڵە لە وڵاتەیەژی پێت وایە زۆر ئاوێزان بووین ئاوێزابوونەکە چییە خۆ منەگە بە زۆرێک هاوڕێکی سویدیشم نەبینم هەر نایبینم تێگەی بەسم چۆنە مجرڕ دەوێت کار لە شێوە ڕسمەکەی خۆ ئەزمان تایاتێ کۆدە کولتوریەکان تایاتێ مەجموعێشتر تایاتێ ئەجێنە تۆ لە ناو ئیپاری چوارچەوە کوردێکی خۆتابێنیتەوە هەر ئەوە ئامێنیتەوە یعنی لە ئاسی تەوەقوع ئەوە ئامێنیتەوە یەکشت ئەمڕۆ لە ئێمە لە ڕۆژگارەکەن لە ئەوروپایە تۆ لە سلێمانی بی لە یوتوبەربی فەرقی نییە ئەزانین فەرقی نیە لە منطقی چیەوە لە منطقی ئەو کابرا مەجموعەیە کەبابخانەیاندانەوە لە کەبابخانەیەکە ئیشەکات و یەک زەڕە مشکلەشی نە کەبابخانەکەی وەلیش بێ بە هەمان شێوەیە منیش پێم وایە من پێم وایە ڕۆشنە ئەگەر بازارێکی کراوە هەبێ لەبەرە مەسەلەن تۆ ئەگەر کابرایەکی بەدبەختی یەزیدی بێ وەکو مامۆستا تاعینیەکە نایکەن لەبەرە مەجبورە بچێ ئیشی ڕست هینکە ئیشی هینکە بەڵام ئەگەر وەک مامۆستا تاعینیکەن هیچ دەبێت لانی کەم تێکەڵە بێ بە سیستەمی دراسی وڵاتە خەڵکێکە ناسێ مامۆسای ڕەفیقی بۆ دروستە بێت تۆ خستویان شوێنێکەوە بەس قاپش و چی لێیە هەر وەکو
شەبەی کردویانی تۆ بە شەبە و لێوای هەشتویانیتەوە دقیقاً ئەمە ئەساسی ئەو شتێکە پێی وترێ نەبوونی ئاوێزان بوون یاخود مەسەلەن درێژە کێشانی ئەو کولتورە دواکەوت و کۆنەپەرستانەیە کە باسەکە لێرەیە من زۆر کە زەبینم کە قسە لەسەر مەسەلەن ئەواکەن بۆچی بۆ نمونە ئەم سەلەفیزمەی کە لە ناو کوردەکانی بەریتانیایە بۆچی ئاوا فراوان بۆ تۆ بۆچی ئاوڵاو بۆ تۆ یعنی نازانم ئێستا ئاگاداری یاننا یعنی ئێستاگایەکی گەورەی سەلەفیزمی بەریتانیا سەلەفیزمی ئەوروپا بەریتانیا ئەو جێگانێ مەسەن شاری وەکو بێرمینگهام و شاری وەکو تقریبان زۆربەی زۆری شارەکان کە خەڵکی پەنابەریتیا و باگراوندی مسلمانیان هەیە ئەوانە بوونەتە کانگای سەلەفیزم و لێرەوە زۆر فرسەتی ئەوە هەیە کە ڕەوتی پەڕگیر و تەنانەت توندوتیژ و ئەوانە ماسی خۆی بگرێتەوە ئەوانە و ڕاوی خۆی بکات و نێچیری خۆی بدۆزێتەوە ڕێکخراوەکانی پێی بکات بەڵام باسەکە لەسەرەوەیە چییە دیانەتێک هەبوو مەسەلەن 1400 ساڵ لەمەوە پێش ئاوای وت و ئاوای وت نایەت لەسەر ژیانی ئەم خەڵکە کە لەوێت چۆن ئەژین قسە بکە و نایە ئەمە بکاتە سەرەتای لێکدانەوەکان و تحلیلەکانی قسە لەسەرەوە کات چ بیر و بۆ چوونێک و چ ئایدۆلۆژیایەک ئەم ئینسانانی ئاوا ڕادیکاڵ کردوتەوە توندی کردوونەتەوە بەرامبەر بە کۆمەڵگا کەسانێک لەم کۆمەڵگایە لە پەراوێزی ئەم کۆمەڵگایە ئەژین و کارەکەن کە ژیانیان بە جۆرێک لە جۆرەکان ئەیانگەێنێ بە دوژمنایەتیکردن لە کۆمەڵگا یا مەسەر خاڵێکی گرنگ لێرەیە تەمەزۆی بێکاری مەسەلە هەر پارە نییە ینی بێکاری و ئەو جۆرە کارکردنە باسەکارەوە نیە کە کاسەکە پارەی کەمە بزانی چۆنە ئەم جۆرە کەسەکە لەم پەراوێزیە دانراوە یاخود ئەوەی کە بێکارە و کاری دەست ناکەوێت کۆمەلگا پێڵێ تۆ هەر هیچ نیت بزانی تۆ بەشێک نیت لە ئەو ڕسمیەی کە ئەم کۆمەلگایە بەشێک نیت لە کەڵچەری ئەم کۆمەلگایە تۆ شتێکی جیاوازی لێرە ئەگەر بێکاری تۆ ئەستان پێویست نیت ئەو نیە کۆمەلگایشی خۆیەکە تۆ ئیژەکەی ناکەی لە ماڵەوە دانیشتوی یەیتە دەرەوە پیاساکەی ناکەی بژی بمری شتێک لە شتێک ناگۆڕێ تۆ ئەستان پێداویستە ئەنی ئەم فاکتەرە سایکۆلۆژی ئەم فاکتەرە نەفسیە ئەم ئینسانانەوە ئەم خەڵکانە کە ئاوا لە پەراوێزا کەوتونەوەوانە ئەیان کا بە دوژمنی کۆمەڵگا و دوژمنایەتیکردنی کۆمەڵگایە کا بێتە بنەمای دەرکەوتنی ئەم ئایدۆلۆژیانە نەک بە پێچەوانەوە یعنی ئەگەر من شتەکە ئاوا بینم بنەڵێم ئەمەی کە ئێستا هەیە ئیستیرادی هێزی کاری هەرزانە لە بری تەزدیری سەرمایە جارانیانوت ئیمپریالیزم ینی ناردنەدەرەوەی سەرمایە بۆ وڵاتانی دواکەوتو ئەوانە بۆی لەوێ بەسەر هێزی کار هەرزان بێتەوەوانە و قازانجێکی زۆرتر بکە ئێستا هاتنی کۆچ کردوان بۆ ئەم وڵاتانە ئەگەر چی باسی ئینسانی و هۆکاری ئینسانی لێکرێت و پەنابەریان پێدەین و ئازامچیان پێدەوانە بەڵام لە ئەسڵی خۆیە وەختێک دێتە سەر باسی کارکردنەوەوانە قسەکردن لەسەر هێنانی هێزی کارێکی هەرزان کە سەرمایە ئێرە دووبارە پێ بگەشێتەوە پێی بێتەوە ئەگەر کاری ڕەشت لەگەڵ پێداویستەکانی کەڵەکەکردنی سەرمایە منافاتی هەبووە زەرەری باە لە قازانجی سەرمایە ئەو دەماوە نامە زۆر کەس دێتە سەرخدەوە زەریبە نادەن زەرەردەن لە اقتصادی کۆمەڵگا بەڵام لەو لاوە ئەوە لێک ناداتەوە کە وەختێک قسە لەسەر مەسەرن و شتێکی بە ئینگلیزی پێڵن گرۆس ناشنال پرۆداکت یا مەسەرن گرۆس دۆمستیک پرۆداکت ینی ئەو بڵین داهاتی بڵین گشتی کۆمەڵگا داهاتی گشتی کۆمەڵگا تۆ بە ڕژ ئیش پێ بەرسی ئیش پێێتە چێتە ناو داهاتەوە لەبەرەوە سەرمایە سوود لەم کارە ڕەشە وەرەگرێت سەرمایە سوود لەم پەراوێزکەوتنەوە وەرەگرێت بۆیە ئەمە دووبارە بەردەوامە بێتەوە و دروستە بێتەوە ئێشەماڵ ئەوەی کە من ئومێدەوارم ڕۆژە لەم کەناڵی تۆوە نموزەجی بەریتانیا بگرین نموزەجی بەریتانیا بگرین کە بە بڕای من هەم خەتەرێکی زۆر گەورەیە هەمیش بازاری کاری بەریتانیا جیاوازترە لە بازاری کاری سویدی بەس منیش لەگەڵتان منیش پێم وایە کە تۆ کاتێک بەم شێوازەی خوارەوە مامەڵی لەگەڵەکەی بەشێکی گەورەی سەلەفیزمیش سەرمایە هەیە خو نەکەرەوەی کەس ئاینەکە بڵاو کاتەوە سەرمایە هەیە من یەک نمونەی سەیرە بۆ بجەڕم ئەم ئێوارەیە ڕوویە من کشتێکی گۆرانیبێژی مەغریبیە ناوی شامەیە قەت دەموچاوی دیار نییە گۆرانی زۆر جوانی تەکنۆی هەیە ینی تێکنۆ و پۆپی تازە و ئەمانە ئەمڕۆ لە یوتیوبە کەوتم بەسەر گۆرانی چای یا مەولانە یا مەولانە بەڵام مۆسیقاکەشی هیچی لە مۆسیقایە کەمتر نییە کە لە دیسکۆیە لێ درێت تێگەی مەسم چۆنە یعنی تۆرە ئیسلامی سیاسی
بە ئاستێکیوە کە تێکنۆ مۆسیقای سەریعی ئەوەی کەیتر زۆر سەریعانی مەس بەس گەنج حەزی لێتی تۆ گۆرانی ئاینی بینی بخیتە ئەمەوە ئەوە لای خۆمان ڕاپ مەزەر گاڵتەی پێکا بەس لێرە ئیسلامی سیاسی ڕاپ و بەشیشتر لە گۆرانەکانی هێنا و کردوێتی بە ئاینی و ئەزانی لەم نەمەتە کارکردنەوە چ قازانجەکە بە منیش پێم وایە سێرکە ئەوەی کە ئێستا تۆ باسیەکەی لە ئەساس ئەمەنیە بەڵام بەشێ لە هۆکارەکانی ئەمەشی لەکەوێتەوە ئەموو خەڵکە سەرێ نەبەکنیەکە و دانیشتون و کەستێک هەڵبەوی تر نابێ و نازانێت چی لە کۆمەلگای بزەرێ و ئاگای لە یەک زەڕا هەڵوم نییە ئاڵۆگۆڕی سیاسی وڵاتەکەش نییە بێگومان چی لێ یعنی تر ئەبێتە یعنی ئەبێتە بەشێ لە کوردستانێک لە دەرەوە ئەگەر یەگرتووە گروپی یەگرتووە لە یەگرتو دانیشتن و وەکو ئیسلامەکانی ئێرە دەسان بەزەر هەندێک شوێناگرتووە هەر ئەوە بەرهەمێنەوە ئیتئاتۆ لە سویدبی لە هەڵەبجەبی لە بیارەبی لە شوێنێکی تربی کە چوارچێوە کۆمەڵایەتە کۆمە بوو هەر ئەمە بەرهەمێنێتەوە یەک فەرقی تری هەیە یەک جیاوازی تری هەیە بەکرد ئێمە لە کوردستانە لە کۆمەلگای موسڵمانە ناژین کەس ناڵێ مەسەلەن تۆ بڵێ مەسەلەن ئەم کۆمەلگای ئەگەر یەتە سەردین ئەڵێ دینی ئەم کۆمەلگای چیە ئەم کۆمەلگایشی موسڵمانە بەڵام تۆ لە کوردستانە لە کۆمەلگەی کوردستانە ئەژی کۆمەلگەی کوردستان مسلمان هەمووی مسلمانە لەبەرەوە مسلمانیەتی یاخودەوەی کە تۆ مسلمانی سەر بە چ دینێکی نابێتە کۆپی هاوبەشی هەموو ئەوانەی کە لەوێ ئەژی جیاوازیەکان داناپۆشێ بەڵێ کۆمەلگا هەمووی مسلمانە بەڵام تایەتەوە لە بۆ موچە لەسەر جادەیە تایەتی موچەی ناتێ دووشیانەچن بۆ مزگەوت تێگەی تایەتی کە تاوانکارە و جەردەیە و تاوانکارە و کۆمەلگاکە ڕوتانەوەتەوە بەڵام تایەتی هینە لێرە لە ناو پراوێزی ئەم کۆمەلگایانەیە ئەم جۆرە جەزیرانە کە لەم شوێنەیە دروست بوون و ئەوانە جەزیرەی موسڵمانن یعنی ئەو شتێک کە ئەم خەڵکە بەیەکەوە ئەبەستێتەوە موسڵمانێتیە و ئەم موسڵمانێتیە ئەبێتە ناسنامەی ئەم جۆرە خەڵکە بۆ داکۆشیکردن لە خۆیان وە بۆ مەسەلەن بە جۆرێک لە ڕووی سایکۆلۆژیەوە جۆرێک چۆن بڵێ شانازیکردن کە ئێمە ناسنامەیەکی ترمان هەیە لەگەڵم کۆمەلگایە تێکەڵ نین ئێمە لە خەوش و خاڵەکانی ئەم کۆمەلگایە نزیک نابینەوە ئێمە این نابین ئەنی مەبەستمەوەیە تەتەڕوفەکە لێرە لە ئەوروپایە زۆر ئاسانتر ئەچێتە پێشەوە لەم چوارچێوە منعەزیرە تا ئەوەی کە لە کوردستانە هەیە لە کوردستان لە ناو کۆمەلگەیەکای بە هەموو کێشەکانیەوە لێرە لە ناو کۆمەلگەیەکای کە لەسەر ئەساسی دین دروست بووە لەسەر ئەساسی دین خەڵکەکان بەیەکەوە پەیوەست بوونەتەوە نەک بەرژەوەندی تر نە قازانجی شەماڵ ئەزانچی بەس ئەگەر ئەمە ڕەبتیشی بە بازارەوە نەبێ کۆچ یعنی ئەوەی کە پێڵێن مایگریشن مەجموعەیە فشاری دەرونی خاتە سەر هەموو کەسێ کە ئیتە ئێرە لەباری سایکۆلۆژی و تۆ داوڕێ لە مجتەمەعیەکەمە پێویست هیچ نێتوەرکێکن نییە ینی کەسێک کە بە دەورەوە نییە بزانی کار چۆن نییە مەجموعەیە فاکتەری دەرونی واقعی هەن کە ئیتر پاڵە پێوەنێت تۆ لە نێتوەرکی کوردانەی خۆت بسوڕێتەوە من بینم هەمومان کە هاتین زۆر جار سەردانی کۆمەڵە کولتوریەکانمانە کرد تێگەی بەڵام پاش ماوەیەشتر کە وردەوردە خۆت ئەچیتە پێشە و قاچ و ڕەگی خۆت داکتی تر پێویستە بە کۆمەڵی کولتوری نییە مەگە لەباری قەومی گەرایی و پەرچەمی کوردستان ڕاوەشانەوە ڕووکەیتاوێت تێگەی مسل چۆنە ئەمە یعنی مەجموعەیە فاکتەری گەورەتر لە بازار هەن کە ئەم نەوعە هین بەرهەمە هێنێتەوە لەو شوێنانەیە لەم شوێنانە دوایەوە هەندێشتی مهمیشیە کاکە نییە تۆ چیت بێ بە شوێنەوە ئاڕۆی تۆ مەدەنێتی کۆمەلگاتەوێ لێ جێ نابێتەوە دواکەوتوی و کۆنەپەرسیتەوێ لەوێ دەست دەکەوێ تێگەی مەسم چۆنە یعنی تۆ خۆت ئەزانی تۆ خۆت ئەتوانی ئەو هینە قبوڵ نەکەی بەڵام ئەم تەندەنسا بە بڕای من وەکو پێم وتی بتم لە کەنەدا سینیەکان تەقەتەق ئینگلیزیەزان پاش 20 ساڵ لەوێ تێگەی بەڵام مجتەمەعی کەنەدی هینی لەگەڵان نییە ئیشکالەتێکی لەگەڵان نییە بەڵام هێشتا نەبوو بۆ مخاتەر ئەو هەڕەشانەی کە ئەوەی کرد مەسەلەن لێرە مەسەلەن ئیسلامی سیاسی لەسەری کارەکە بەرحاڵ بازارڕێکەکەی لەویایە پێویستێتی کە ئاوا هەرزان هەڵسوڕێ هێزی کارێکی هەرزانی هەبێ ئەنجا یەک شتی تریش پێ شەماڵجان ئێستا لە بوعدە ئێتنیەکەی هین دەرچووە ئەجنەبی و موسڵمان دەرچووە ئێستا قیتاعی بینا ڕشتەی بینا لەم ماوەیە لە نزیکی ساڵی 2023 نزیکی 20 کەس بە حادیسەی کارەساتی سەرکار جانیان لەدەسا ئەوەی کە
چی پێڵێن شتێکە قەومێ لەسەر کار سڵنیەکەوێتە خوارەوە پێژەیەشکێ مەسعدەیەکەوێتە خوارەوە خەڵک ئەمرێ لە ئێستاە ژمارەیەکی زۆر لەم حادیسانە لە ڕشتەی بیناسازیە دروست بۆ نەزانین سەبەکەی چییە؟ سەبەکەی کە کارخانە گەورەکانی سوید ئەچن لە تە کۆمپانیایشتر لە پۆڵۆنیا لە شوێنیشترەوەێنن ئیتر کرێکارێکی بدبەختی پۆڵۆنیێنن کە بەو شێوە کرێکی کەمترێنێ و ئەو شەرت و شروتانەی کە کرێکارێکی سویدی ئەبێ ڕعایەتی لەکان نایەنێ بەشێکی زۆری و حادیسانی کە لەم ئەخیرانە ڕوویە هەر هەمە بوو یعنی ئەو بازارکاری و هەرزانکاری کە لە قیتاعی خەدەماتەکانە کەڵکی لێوەرەگرێت کە ئەجنەبی بەرهەمێنێتەوە ئێستا لەبەر هەرزانی هێزیکاری کرێکارانی بینا گواسویان تۆ بۆ گەورەترین کۆمپانیا گەورەکان و نەتیجەکەی بۆ قەوماکە لە 20 ساڵی 2023 ئەمە شایەتی 25 تا 30 کەسین کە بە هینەوە بە کارەساتەکانی سەرکارەوە جانێ لەدەستاوە دقیقاً ئەمە لە پێوانەکان جازانی چۆنە باسەکەش لەمەی کە ئەم کەرتانە یاخود ئەم خەڵکانی کە لەم وڵاتانەیە دەرگیری کاری ڕەژە بن دەرگیری ئەوە نەبن و بێنە بازار و ئەمانە هەمیشە و دایم تۆ جۆرێک بەرەنگاری فۆرماڵی لە ناوم کۆمەلگایانە ئەبینی بەدناوکردن وەمانە کاری ڕەشخراپە و خەڵکە بێ زەری بەبات و ئەوانە بەڵام لە واقعە کەمتر تۆ ئاشنای ئەوە ئەبی کە کارگەری ئەم وڵاتە بە مافەکانی خۆی ئاشنا بێ یاخود مەسەن جیاوازیەک ببینێتەوە لە بینەوەی کە کاری ڕەش لەگەڵ کاری سکیا چ جیاوازێکی گەورەی هەیە و مەسەلەن هەوڵیەکی جددی بەوە بدرێ کە ئەم کەرتە بە یەکجاری مەسەلەن کۆتایی پێ بهێندێ یاخود بەشی زۆری ئەمانەی کە دێن خۆیان بە بەشێک لە چینی کارگەری ئەم وڵاتە بزانم بچنە ناو تەفاعولاتەکانی ناو ئەم کۆمەلگایانەوە هەموو ئەمانە بە دەستیان قەز دەکرێت زانی من ماوەی نزیکەی تقریباً 4 ساڵ 3 ساڵ تا 4 ساڵ بە زمانی عەرەبی دەرسم بە ئەو بڵێن پەنابەرانە ئەو تۆ کە لە سووریاوە هاتون سەبارەت بە کۆمەلگای سویدی ئاشنایان بکەم و کۆمەلگای سویدی چۆنەوە باساکانی چییە و مافی ئینتیایە چۆنە یەکێک لەو شتانێک کە هەمیشە کێشەم هەبوو لەگەڵ یا ئەوە بوو بە ئەندازەی کافی لە مافەکانی کارگەرانی ئەم وڵاتە ئاشنارە بوو چکە تۆ خۆت لێرە ئەژیەزانی یاسای کاری ئێرە و ئەوانە تقریبا ئەگەر ژوورێک پڕکی لە کتێبەوەوانە ڕەنگە تەواو نەبێ ئەمەنەی بڵین عقدی عملی جەماعی هەیە کە هەموو یەکێتە چوارچێوە یاساوە ئەمەنە تعدیلاتی بۆ کراوە ئەمەنە یاساکان ئابووبوون پێکراوە شتێکی زۆر زۆر سیر و عجائبە کە سەری لێ دەرناکە لەبەرەوە زۆر ئاسانیە تۆ تیابی بە متەخەسیس مەگەرەوەی کە خۆت لە ناو مەسەلەن سندیکاکانە لە ناو نیقابەتەکانە بۆ نمونە کارێ بکەیت دیارە ئێستا لەگەڵ چاوجارانە من خۆم زۆر فەرق کردووە لەبەری خۆم متابعەم کردووە بەڵام ئەو دەم زۆر ئاشنای نەبوو هەمیشە و دایم جا بۆ چێش کارمانە کرد بۆ کۆمپانیا کارمانە کرد کۆمپانیەکە لەلایەن ABF-ەوە دروست کرابوو ABF ئایرۆنەکەی ئەوەیە بڵێن مفارقەکە ئەوەیە کە ABF خۆی بە زمانی سویدیانی ئەربێتەر بیلدینگ فۆربوند یعنی دامەزراوەی سەقافەی عمالی نوعما وەنیە یاخود فێرکردنی کارگەران ناشە ئەمە کۆمپانیێکی دروست کرد بۆم کۆمپانیە ئیشیا بە ئێمەوەمانە لە هەموو کۆبوونەوەی کاباسی ئەوە مەکرد ئەمود کەسێک بێنن لە نیقابەوە قسە لەسەر مافەکانی کارگەران کا بۆ ئەم کارگەرە تازانی کە هاتوو ئەمانەی کە هاتوون پەنابەرن هەرچیەک بوو بن لە وڵاتی خۆیان بە هەزاران دۆلاریشەوە هاتبنە ئەم وڵاتە بەیانی دوو بەیانێ بە شوێن کارا بگەڕێن مەگەر لە 102یان بتوانێت بێ بە خاوەن کار و کۆمپانیایەک دابنەوەوان لە 1999یان ئەبن بە کارگەر و ئەگە کاریان دەستکەوێت بێنن فێریان کەن و ئەمانەکەینە لە هەموو کۆبوونەوەیکە لە ماوەی 3 ساڵا منە مەم دووبارە کردەوە ئێستا ئەو ساش کەسێکمان نەبینی لە نیقابەوە بێ شتێک لە بابەتی مافەکانی کارگەران و بۆ پێکانە باسکە من وازانم ئەم تەجهیلکردنە ئەم نەزانکردنی کارگەرانی خارجی بۆی مافەکانی خۆیان نەزانەوە بۆی لە پەراوێزی ناوم کۆمەلگای بین و شتێکی دەستی ئەم قەستە شتێک نییە کە بڵین بە سوودفە هاتبێ یاخود کارگەرانیشی ئەجنەبی یاخودەوانێک کە لە وڵاتانی ترەوە هاتن خۆیان نەیانوێت تێکەڵ بەزانین چی من ئەو ئیتیهامە ناخەمە پاڵیان ئەوی ژەوەیە کە تۆ ئەگەر من و تۆ ژەسە کارکەین ئەگەر ئێستا کارکەین کە ئەبێ بە ئەندامی یەکێتی بێ کرێکاران یانێکێتی سندیکاکانی فەرمانبەرانە کرێکارانە ئەبێ بە ئەندام کاغەزێکە بۆیە بە خێر بێ بۆ ڕێکخراوەکەمان ئەمە تەمیناتەکانە و ئیتر هەمسیدایەکمانەیە و پەیجێکمانەیە بڕۆ بخوێنەرەوە ئەگەر ئەکتیو کارکەیت لەگەڵ یانە و شارەزایەکی زیاتر تەبێ کۆشاتیان هەیە
کورساتیانێ و تۆ توانی خۆت داواکەی کە با ببنێرن بۆ کورسانە ێ بەس خەڵکەمە ناکە ئەزانی بەسم چۆنە مەبەسمەوەی کە من کە دەستم کردو بەکار ئەم شتانم کردووە بەڵام من ئاماجمە بوو کە بێمە ناو پرۆسەکانی سندیکاوەمانەوە بە هەر حاڵ هەر خودی کۆچ ئەم مشکلانە بۆ پێگەین تۆ لە وڵاتێکە کەس حسابی کاری بۆ نەکردوی حسابی ساعتکاری بۆ نەکردووی من ئێستش کرێ سێ هەفتەی بۆ یاخشەتی هاوینی ساڵی 85 لای ڕۆفە گولە تێگەی ئێستش نەیامە تۆ بڕا بکە پارەی مانگێکی جەریدە تەوزیعکردنی سویدم لە لای خاوەنکارێکی تەجروبەیەکە سێر کە تۆ کە تەجروبەیەکە لەگەڵ بازاڕانی قورسە بتوانیان هینانەی ئیلەکەیت بەس با مۆزوعەکە بێنەوە سەر لوبی مۆزوعەکە شەماڵجان بێکاری لە بینی پێنابەرانە زۆرە سەبەبی هەیە سەبەبی چیەوەیە کە ئەگەر خوێندن وەرگری خوێندنێکی کافیت نەبێ خوێندنێکی بێهەنی نەوێ ناتوانانی کارپیاکەی قورسە یعنی وەکو جاران نیە جاران تۆ باتێ نەش زانێ توانیت گسکێگری بەدەستەوە لە شەریکەیەکە گسک بێ ساڵێ بێ و بۆی لە شەریکەیەکە گسک بێ بێ بزانی لارمی شەریکەکە چۆنە کوژێنیتەوە بە خەریکە قفلەکەی مۆزوعەکە من بەس بەر لەوەی کەوا کۆتایەکەی باسکەیتەوەوانە بڵێن هینیکەی جەمع بەندی بکەی با من یەک ملاحەزە لەسەر قسەی ئەخیری تۆ بڵێم کاڵێ من ناتوانم ئیتیهامیان بکەم ڕاست ئەزانی چۆنە من ئەمڕۆ 23 ساڵە لە ناوم وڵاتەیە ژین باشە تەنها یەک ساڵە زانیومە کە ئەگەر کارگەرێک لەم سویدەیە کار بکات بەڕەش بەبێ عقد ئەم کارگەر ئەگەر بچێ بۆ دادگا قەزیەکی هەبێ لە بەرامبەر خاوەنکارەکەیە ئەتوانێت بڵێ ئیسباتاتی هەبێت کە لەوێ کاری کردووە ئەتوانێت لە دادگا بڵێ من ئەسڵن ئیشی سابتم هەیە لەلایەم خاوەنکار بەپێی قانونی کار بەپێی قانونی پارێزگاری کار کەسێکە کارەکە لەم وڵاتە مەگەر ئەوەی خاوەنکارەکە عەقدەکەی گۆڕی بێ قاعیدە کاری سابتە تاوان خۆم چوومەتە دادگا لەگەڵ ئەو ڕێکخراوە کارگەریاکە ئیشەکەمەوانە بۆ کۆمەکی خەڵک بەکارم هێنا ئەمە بەکارم هێناوە خاوەنکارەکە هەر تۆقی وتی چۆن شتی وایە وتم باوایە دلیلە هەیە ئیسپاتێ هەیە کە ئەم کەسێکە لە لای تۆ کاری کردووە سابت کاری نەکردووە وتی نە وتم دەیکەوا بێ سابت کاری کردو بە پێی یاساوا ئەڵێ من ئەمە 23 ساڵ لێرە بوومەوانە کەسێکم لە ناو جوڵانەوەی چەپا بووم مەسایلی کار مەسەلەم بووە ماهۆیەکی باش لێرە مەسەلەن بڵاوکراوەیەکی کارگەریم هەبووە زۆر هەوڵم داوەکە معلوماتم دەستکەوێت لەسەر ئەم شتە سادەیە ئەم شتە بەسیتە یا ئەوەی کە مەسەلەن بەشی زۆر ئەوانەی کە کاری ڕەشەکەن لێرە نازانن وەختێک مۆزوعی کاری ڕەش بگاتە دادگا و سابت بێ کە ئەم کارگەرە کاری کردووە زەریبەی بۆ نەدراوە ئەوانە ئەوەی کە کارەکەی کردووە زەریبەی نەداوە زەریبەکەیەکەوێتە سەر بەڵام خاوەنکارەکە زیندانیەکرێت زیندانی خاوەنکارە گرێتەوە بەڵام کارگەر ناگرێتەوە کەس ئەم زانیارە نازانێت نەبوونی ئەم زانیارانە نەدانی ئەم زانیارە شتێکی دەستی ئەم قەستە تۆ بۆ هینە دەستی ئەم قەسە دەستی قەز نیە دەوڵات نایە معلوماتەکرێ کار بیزانێ سندیکاکانە بێ ئەمە بکەن تۆ بڕات بۆیە سندیکاکان مهم بن ئێمە بڕان پێی نییە ئەزای بەسم بڕان پێی ناخر بەر سندیکاکانیش بەشێکن لەم سیستەمە لە سیستەمی سەرمایه‌داری مامەڵەیەک بە کەسێکی تازە هاتووەکەن و کۆی کاهینی خوێن کاکە لێرە تعبیرێکی زۆر جوان هەیە لێرە شوێنێکمانەیە پێڵێن فشەکرینسکاسان کە شوێنی هینە بیمە کۆمەڵایەتەکان ئەکسەری دایرەی بیمە کۆمەڵایەتەکانە تۆ جاران عادی بوو نەخۆشەکەوتی لە 15 ڕۆژ زیاتر بێ پارەیانەتی درێژیان نەکردومانە بەڵام مەسە بیروکراتیت لە دەوری بیمەی کۆمەڵایەتەکانی یا بیمە نەخۆشەکان بە جۆرێک بووە تعبیری لە سویدا هەیەڵێ بۆ ئەوەی بتوانی بیمە کۆمەڵایەتەکانی نەخۆشی بەدەستبێنێ بێ ساغبی تێگەی مەسم چۆنە بۆی بتوانی لەم شەڕیا بیبێتەوە لەگەڵ مؤسسەیەکی دەوڵەتیە ئەبێ ساغ بیت بەڵام تۆ نەخۆشی ڕوت کردوتەوان کە کۆمەکەتکەن بیمەی نەخۆشیت بنێ بە نەخۆش کرێ ئیشێنێ بە نەخۆش کرێ مەبەسمەوەیە کە دەوڵەت ئەم مێژوە نایەت من کوڕێکمێ لێرە خوێندێتی یەک زەڕەت ئاگایان لە مێژووی چینی کرێکار و خەبات و چیشێمانە نین
تا گەورا بن دووسێ جا فێڵان لێکرێ و دەستیان بەمیان زاخە بێ و هینە بێوەمانە و اینجا وردە و دەخەبەر بن. جا ئەم سەفەرە بۆ کەسێکی کە لە دەرەوە هات بێ جاوە لە هەمووی خەتەرتر ئەوەیە تۆ گە 10 ساڵ ئیشی ڕەشت کردیانی تۆ 10 ساڵ کرۆنێک نەچۆتە سەر بیمەی خانەنشینیت تێگەی مەبەستمێ تۆ ئیشت نەکرد بێ کەسێ پارەی خانەنشینی بۆ نایابی تەقاعودی بۆ نایابی تۆ لە کاچیتە تەقاعودی ناقص 10 ساڵ ئەمە ئیتر نابێ بە ڕێکلام بۆ نقابە مەبەستم وایە بەشێکی زۆری مشکلەکان لە خودی نقابات خۆیانە بەشێکی دەوڵەتی شەم زانیارێن ناوێت تۆ کرێکارێکی هەرزانتە بێت چ مشکلەیەکت هەیە دقیقاً من بەبەستم ئەوەیە زانین چۆنە دووبارە بەرهەم هاتنەوەی ئەم کارە ڕەشە دووبارە بەرهەم هاتنەوەی ئەم بێکاریە یەک شتی تریشە و لەسەر بێکاری باسی کەینەوە نازانین چۆنە بێکاری ئێستا بەڵایەکە کەوتو بە سەرشانی خەڵکانی کۆچ کردووە دەنا ئەم دام و دەستگایە ئەم ئیکۆنۆمیە ئەم ئابوووریە بۆ ئەوەی تەندروست بێ وەکو ئابوووریەکی سەرمایه‌داری پێویستی بە شتێک هەیە پێوتێ بێکاری سروشتی بێکاری سروشتی لە هەفتاکانە ڕێژەکەی لە 130 بوو لە 103 بوو عفو لە 103 هێزی کار ئەوانەی کە ئامادەن ئەتوانن کارکەن و ئەبانە ئەبێ داوای کارکەن و کاریان دەست نەکەوێت بۆ ئەویکەوە هەڵاوسانی ئابووری لە ئاستێکی دیاریکراوە بۆ ئەستێ شتێکەیە پێوترێ چەماوەی فیلیپ تێگەی فیلیپ کەر بەڵێ ئەڵێ بۆی کەوا تەوازنێکە بێ لە بینی هەڵ ئاوسانی ئابووری لەگەڵ بێکاریە ئەبێ نیسبەتێک لە بێکاریمان هەبێت کە ئەم نیسبەتە لە بێکاری لە کۆمەلگایە پێوترێ ناتشڕڵ یاخود سروشتی باشە ناتورلێک بێکارێکی سروشتی بێکاری سروشتی ئەم بێکاریە سروشتیە بە پێی قسەیەکە بانقی سەرەکی یاخود بانقی مرکزی سوید کە پێوتێ ڕیکس بانک لە ساڵی 2016 کردی من خۆم لە بەرنمەیەک لە بەرنمەکانی سویدەوە جۆم لێ بوو کە نامەیەکی نردوو بۆ حیزبەکان تبێکەوە داوای ئەواکەن لە انتخاباتە ئەڵێن خەڵک هەمووی خەینە سەرکاروانە ئاگادار بن ئێمە بۆی ئابووری بچرخێ پێویستمان بە 6.8 لە سەدی بێکاری هەیە یعنی لە هەر 1000 کەسێکە لە سویدا ئەبێ 68 کەس لە ماڵەوە بێ هەموو ڕۆژە داوای ئیش بکات و ئیشی دەست نەکەوێت بۆی ئابووری بچرخێ بۆی ئابووری لە شوێنێکە ڕابوەستێ چونکە ئەگەر تۆ بێکاری یەکشتی خۆشە نرخی هێزی کار ئەوەنە ئەچێتە سەرەوە کە سەرمایه‌داری کەمەری ئەشکێ و منافسە لە بازاری کارانە مێنێ سەرمایه‌داری کەمەری ئەشکێ لەبەرەوە خودی بێکاری و خودی کاری ڕەشوانە لە ڕاستیە ڕەگ و ڕیشەکەی بجێڕیتەوە بۆ سیستەمەکەەوە لێوە لێ تێبگەیت من ئەو ژمارەیەم نەبیستۆ کە بێکاری سروشی 6 لە ئاستی لێکۆڵە اقتصادیەکانە 4 باسەکەن 4 شتێکی واویش بە گوگڵی کە دوای ئەم بەرنامەی نمونەیەکی کورت پیشانمە بۆ کەسانەی کە سێرمانەکە تێبگەن لە سۆڤێتی جارانە بێکاری سفر بوو هەموو قتاعی ئەوروپای شەرقی بێکاری سفر بوو سەرەوایەکیان ئەگەر بەدەستەوە لە دوکانێکە دانیشتی 1 زەڕە ئیشەنەوە بەڵام معاش وەرەگرت بن دیواری کوردستانیش بە هەمان شێوە ینی تۆ هەموو خەڵکستان تەعین بووە ئەگەر وابێ ئەم نەوعە لە مۆدلی اقتصادی کە بێکاری سفرەکە مۆدلی سۆڤێتێکە زۆر سەخیفە چکە هیچ بەرهەمێنانێکی نییە مجرد بۆی شتێکی کەمی هەبێت و شتێ وەرگ لەو نەمرێ بێکاریان بێکاری مقەنعیان پێوجارە بەڵام بێکاریشی مقەنع بڵێ لێرە ئەگەر سیاسەتێکی ڕسمیش نەبێ ئەنی من دیفاع لە سەرمایه‌داری ناکەم وام تەفسیر لێ مەکە تۆ بازارڕێکتەیە ئیشەکە تۆ لانیکەم لە 4 لا لە 5-6 دوت پێویستە بۆ ئەگەر شەماڵ لە کارەکەی واز بێنێ من بچم شوێنەکەی بگرمەوە یعنی منە بێت لە حاڵەتێکی بێکاریە بم بۆی کاری شوێنەکەی تۆ بگرمەوە تێگەی مەسم چۆنە هەرەوەنیە ئەمە منافسەیە بۆی هێزی کار بۆی کری هێزی کار بەڵام قفڵە بێ سیستەمەکە قفڵە بێ یعنی تۆ گەل لە ساسەی خەڵک ئیشکا ئەیکاکەی نەخۆشەکە یەکێ مەلێشکەیەکی هەڵامەتێتی یەکێ مناڵی بۆ تێگەی ئەم کەسانی کە لە سڕەکانی بازاڕی کاریە نەدەرەوە بێت کەسی شتە بچێ پڕی کاتەوە لەبەرەوە ئەم بەشە لە بێکاریەکی کە تا ئێستا قبول کراوە تەنانە لایەن بەشە لە هینەوە قبول کراوەکە بۆ هەڵچەرخانی بازارە جا کاریگەری تری ینی چۆنڵی دەرەنجامەکانی تری چیە وا هەیە ئەم بێکاری کەیسە لە سویدا هەیە قبول نەکراو نییە بەوەی کە پەنابەرانێکی زۆر بێکارن سەبەبی تری هەیە ینی تۆ ئەگەر تۆ بتوانی مەجموعەیە
کەرەسە بەدەست بێنی ناکرێ بەکاربی بەس تۆ کە زمانت نەبێ خوێندنت نەبێ لە پاڵ ئەوەیەک مەجموعەشتی ترێ شەماڵگیان مەجموعەشتی کەم وڵاتە زۆر سەخیفە یەکێ لەوەیە کە پێی وایە خەڵکێک ئەو هەموو نەخۆشیی هەرە بێکارکە من نازانم یعنی تۆ پێویستت بەهێزی کارێکە کە 100 دیاگنۆسی هەیە ئادێهۆدێ هەیە ئاسبێری هەیە نەخۆشی نەفسی هەیە لە خەڵکە ترسێ بچێتە بازارڕەوە ئیتر تۆ ئەمە بە چ هێزە بیخیتە ناو بازاڕی کارەوە لە کاتێکە باشتر وایە کە تەقاودێکی نەخۆشی بیتێ ئەزای بەسم چۆنە وەزیری کارەکەمان ئەڵێ خەڵک نابێت لە دوان زەمان زیاتر بێکار بێ ئەگەر بێکار نەبێ بڕۆن بۆ شیمال بڕۆنە ناو بەفرەی شیمالەوە لەوێ لە شیمال پێویستیان بەکرێکارە بڕۆن بۆیە بۆ کارگەریکردن نا ئەوە ئیتر سیاسەتی ڕاستی ئەوانە بەڵام مەجموعەی شتی شەیە سیرکە نە من ئەو سەفەرم کرد نە تۆ کردە هاتینە دوو شاری گەورە و ئیشە بوو بەڵام ئەگەر بە منیان بوو تا ئیش لە شیمال هەیە ئەچووم ناچووم ئێستا بەشێکی گەورەی پیشەسازی ساری کارەبایی دروستکردنی پاتریەکانی وڵفۆرسی پێڵەن هاتوتە شیمال کە هێزێکی زۆر گەورەی هێزێکی زۆر گەورەی کرێکاری پێویستە چکە هەموو پێوەرێکی ئابووری هەیە کە مەسەلەن هەر کرێکارێکی دروستکردنی سیارات بە دەوریا 6 کۆمپانیای ترت پێویستە کە نزیکەی 6 کرێکاری تر ئەخاتە کارەوە تێگەی ئێستا کارێکی زۆر لە شیمالی خەڵکە چێ ناچێت ئاخچکە ئاسانیش نیێت تۆ شەق لە ماڵ و مناڵ هەڵێت و ماڵ وەزبێنی تو بچی تۆ بە شوێنش دروستەر لە نوێ دەست پێ بکەیت خێزانەکە شەبەری کرێکخان و 25,000 کرۆنە تقریبا ینی معاشەکە بڵێ بەرحاڵ بەکرد باسەکە خۆش بوو ئەزانین چێنە لقوپۆبی زۆر لێ بێتەوە من پێشم ناخۆشە ئەم باسانەوە لێرەوە دەردێڵێ پارسەکەڵی قیچیکەین بەڵام چارمان نیە لە بەروێ کاتەکەمانینە بەڵام کۆمنتی زۆر هاتووە کۆمنتی چیەکەی قیچی مەکە کۆمنتەکان خوێنەرەوە باکەواکەم کۆمنتەکانە خوێنمەوە لە بەروێ حتمما قسەمان کردو تومانە جوابی کۆمنتەکانە ئەبێ بینەوە هاوڕێ عومەر نانەوە ئەڵێ بێکاری کۆمەڵێک لێکەوتێ هەیە وەکو کۆچی گەنجان بە کۆمەڵەوە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و هەڵوەشانەوەی خێزان و لادانی کۆمەڵایەتی و کوشتن و خۆکوشتن و دزی و زۆربوونی تا زۆر ڕاستە جا کێشەکە لەوەی ئەوانەی کە لێرە بێکارن دیانی بێکار دووجان چونکە ئاساسەن خۆیان ئەو گەنجانە خۆیان لە بێکاری ڕایان کردووە کە دێنە ئێرە کە بێکارە بنەوەمانە دوو بەرابەر ئەو کێشەیە سەرنجەکە تێ لە سەرەمە بەکریا چینە سەرکە گوڵی من ئەوە ینی ئەمە هینە بەدیهیاتی مشکلەکانە تۆ کارت نەبوو ئەحساس بەبوونی خۆن ناکەی هەستناکەی ئەبینڕێی هەستناکەی کەسێکی هەمیشە لەسەر عسابی لەم شەڕەکەی ڕەنگە دەست بکەوێت کێشان لە جگەرەوە دەستی پێ بکەیت تا ئاگاتە مەوادی ئەلکولی تا بە مخەدەراتەگایە بە جەری ماگا ینی ئەمانەی تر لە زمانی سۆسیۆلۆگیا بەشە لەو زنجیرە کاردانەوانن کە یەک بە دوایەکایەت کۆمەڵێک ئەو باسی کۆچی گەنجانەکە لای خۆمان لای خۆمان باسەکە کە پێگومان وایە لە کوردستان ئەو دەرفەتەی هەیە بەس لێرە سەرکردن سەر شتیترە وایە لێرەش دەرفەتی کۆچکردن هەبوو 100 ساڵ لەمەوە بەر لەوا چێ ڕاستیسەکانی سوید بیانەوێ نۆستالجیان هێبمان جێڕنەوە بۆ کاتەکە خەڵکی لێرە لە سوید ڕایە کە دەچوو بۆ ئەمریکا بۆ ئیشکردن یانێ نۆستالجیان هەیە بۆ ڕابردوو وەڵام دیارە ئەو ڕابردوویکەوانیانەوێ ئەوەیە کە خەڵک لە برێوێکەوە پەنابەرێ بۆ سوید لە سویدەوە پەنابەرێ بۆ شوێنی تر نەبەس خالیت کۆمەڵێک سەرنجی نووسیەوە ڕاستی من باش تێ نەگەیشتم مێدوارم بیخوێنینەوە تۆ هاوکارم بیتێ بگەم نازانم بە لایەنگەری هابرماسمان نزانێ یا ڕخنە لە هابرماسەکرێت و قسەکانی ئێمە تێی دەکات زۆر باشی حاڵی نەبووم نازانم من لە هیچ شوێنێکی قسەکانمە ناتوانم بگەمەوە بە چەپێکی وەکو هابرماس باسە ئابوووریەکە باسە سیاسی و فکری چۆتە شوێنێک کە بە فەیلسوفێکی چەپی وەکو هابرماس ئیسرائیل دەکاتە بەرگری لە کۆمەڵکوژیەکەی نازانم ئەمە نەبەس تەلەفۆنێکم بۆ بکە دواتر بزانت چی بوو ئەڵێ ڕاستی پەرژیر توانیوێتی تێ ئیرۆسنتریزم بکاتە ذهنیەتی گشتی ئیتر زەحمەتە هەتا کاری ڕەشیش نەکەیت کاری تری فەرمیشت هەبێ گرنگ نییە تۆ ئەوی تری و تازە بە تازە ڕاست نا باسەکە لەسەرەوە نییە ئێمە قسەی لەسەر ئەساسی مجموعەیە فاکتی هی نەکەین نزانین دنیا شەڕی ئایدۆلۆژیا نییە ڕاستی ئەم سەردەما ئیرۆسنتریستە ئیرۆسنتریز نییە ئەوە ئابووری و پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کە دیاردەیەکی دیاری کراوە زەقەکاتەوە
و من نیگەرانم لەوەی کە وەختێک یەتە سەر باسی ڕاستیزم، باسی فاشیزم، باسی کۆنەپەرستی ئەومانە، هەموو شتێک تاوانبارە، هەموو ئایدۆلۆژیی دنیا تاوانبارە ئیلا سەرمایەداری نەبێت. هەموو شتێک ئەتوانی بخێتە قەفەزی ئیتیهامەوە لەژێر سوالەوە، بەڵام سەرمایەداری وەکو سیستمێکی ئابووری ناتوانانی بخیتە. من پێچەوانەکەی بەڕاستە بینم سیستمی سەرمایەداریە بێ بخرێتە ژێرینەوە. من ئەو قسانە وا لێگەدەمەوە کە باسەکە لەسەرەوەی ڕاستیزمی ئەوروپا لەسەر ئەساسی گوایە ئایدۆلۆژیامان، ئەم ئایدۆلۆژیا لەکوێ بوو 30 ساڵ لەمەوبەر 40 ساڵ لەمەوبەر، بۆچی دیار نەبوو؟ بۆ مەگەر ئەو وەختە مەسەلەن پەنابەر ناهاتن بۆ ئەم وڵاتە، کۆچکردو ناهات بۆ ئەم وڵاتە، و بۆچی ئێستا سەیرەکەی هەمویان لەسەر تاسەری دنیاە هەمان قساکەنەوە، هەمان بالۆرە لێ ئەدەنەوە. بەسەکە لەسەرەوەی دۆخێکی ئابووری دیاریکرا و گەشەیەکی دیاریکرا و لە سەرمایەداریە ڕوویداوە. قەیرانێکمان تووشات 2008 لیبرالیزمی نوێی هەپرون بە هەپرون کرد، پارچە پارچەی کرد، سیستەمە فکرەکەی خستە تەنەکەی خۆڵەوە، لە بەرامبەر ئەمەیە دوو تەیارە بێ دەرکەوێت. ئەگەر چەپ دەرناکەوێت، چەپی ڕادیکاڵ و هەڵگێڕەوەی کۆمەلگا دەرناکەوێت بە نفوزێکەوە، و دەم ڕاستەی بە و ئەمەی ئەم ڕاستیزمی ئێستا دەرەکەوێت، وەمانە نوێنەری ئەمەیە، نەک نوێنەری مەجموعەیەک ئەفکار و ئیرۆسەنتریزم. ئیرۆسەنتریزم شەماڵ پێ ببڕم گوڵم لە قسەکەی نەبەستێ گەشت بێتم. ئیرۆسەنتریزم یعنی ئەوروپا لە سنتەرابوون زەهنێتی گشتی وا لێ کردو، زەحمەتە کاری ڕەشژنەکەی کاری فەرمیشت بێ گرنگ نییە. بە بڕای من هیوادارم کەس لەوە تێنەگەشت بکە هۆکارەکانی کاری ڕەشمان باس کرد، بانگەوازی ئێمە بێ بۆ دیفاع لە کاری ڕەش. ئەزانین بەسم چۆنە من تاکارێکی قانونی هەبێ بۆی بەشێ لە کۆمەک و خەدەمات و تەقاعودیەکانت هەبێ، زۆر باشترەوە لەوەی کە کاری ڕشکەی. مەمەتەقەکەی ئەمە بووکە کاری ڕەش سەکتەرێکە لێرە بم هۆکارانی خوارەوە ئامادەیی هەبووە، ئەیکا نایکا من هینیم ناتوانم تەبلیغیەوە کۆنێکەکەی بۆ بانگەوازی منیش بۆ خراپ نیشانانی هین بەبەسمەوە نیە بڵێن ئەمەیان باش. هەردووکیمان خستە پاڵێکەوە کە دوو دینی ئابوورین، ئەمیش بێ ئەویش ناشی. ینی هەم ساتر قسێکی جوانی دەردی باوک قەبرەکەی پڕ لە نور بێ شەویش ئەڵێ بوزیەکان ئەوانەی کە من بوزەکانی هندستان پێداویستێکی مجتەمەعی تەبەقین. تۆ کاتێکە وەزعت خراپە، هەمیشە کەسێکە بینی وەزعی لە تۆ خراپترە، هەمیشە سێریی خوارەوە کەڵێ ئەوی ئاگام لە خۆم نوێشماویە. تێگەی مەسم چۆنە حالیان ئەم نەوعە لە کاری ڕەشیش لەوایە. بەڕێی من شوێنێکی زۆر خراپە، بێمافە، هەموو شتێکی تایە، بەڵام قسە لەسەر و نەبیکانێکی قسە لەسەرەوەی کە قتاعەکە و بەشێکی زۆری پەناهبەرانی ئێمە بەو فاکتەرە جۆرا جۆرانە خوان لەویان. نانا من کێشەکە زین لە چیا بینم، کێشەکە لە بینی ئەوە بینم کە کەسێک ئەگەر قسەکانی ئێمە جوێ لێ حتمما ئەزانێ ئێمە باسی کاری ڕەش و بێکاریمان کرد وەکو پێکاتەیەکی ستراکچەری ئەم کۆمەلگایە کە ناتوانێت لێ بێبەری بێ. مارکس 150 ساڵ لەمەوبەر باسی کردووە، 150 ساڵ زیاتر لەمەوبەر باسی لەشکری یەدەکی بێکاریەکە، لەشکری یەدەکی کارەکە کە سەرمایەداری پێویستی بەوە هەیە بەشێک لە چینی کرێگار هەمیشە بێکار بێ. ئەم بەشە ناتوانێت خەڵکانێک نەبێت لە کۆمەلگایکی دیاریکراوە، ناتوانێت لە خەڵکانێک پێک نەهات بێ کە لە بابەتی کارپەیداکردنەوە لە هەمووان لاوازترن. چێ لە هەمووان لاوازتر لەم کۆمەلگایە؟ خەڵکێکە پەنابەرەوە هاتوو بۆ ئێرە، خەڵکێکە کۆچی کردو تازە هاتوو بۆ ئێرە کە زمان نازانێ، پەیوەندی نیە لەگە بەناو بازاڕی کارە. مەسەلێکی زۆر زۆر سادەیە. لەبەرەوە باسەکە باسی ستراکچەریە، باسەکە باسی ئەوە نییە کە هین بێ. و ئیرۆسەنتریزمیش نەتیجەی بێکاری یاخود کاری ڕەشی بڵین خەڵکانی کۆچکردو نهاتۆتەکایەوە، نەتیجەی قەیرانێکی تری ئایدۆلۆژی و فکری سەرمایەداریە کە هاتوتە پێشەوە. بەرحاڵ لە درێژەی قسەکانیان هەر ببوون ڕاستیستەکان دەربارەی گرنگی پیاوی سپی باز دەکرێت. ڕاستیستیەکان بەرحاڵ ئەڵێ کێشەی نووسینم هەیە، ئەڵێ لە چاتەکەی کێشە هەیە، بالەوە زیاتر نەکەین. هاوڕێکی تر هاوڕێ هەژیر ئەڵێ بەڵام فەرهەنگی خەباتکردن لە سوید بەگشتی لە ئەوروپا زۆر لاوازەوە، کارەکەشی ئەوەیە کە سیستەمەکە وای کردووە کە کرێکار ناڕەزایی دەرنەبڕێ. منیش پێم وایە قسەیەکێ لە سوید دەڵێ بۆی شۆڕشکە یەوێکی لە پۆلیس پرسید کە یاتوانم شۆڕشکەم. مێژووی خۆی هەیە، مێژووی خۆی هەیە کە
شکلی ناڕزایەتی دەربرین لە وڵاتە بەو مەفهومەی ئێمە نییە کە لای خۆمان تعبیری لەکەین تەنانەت تووڕەبوونی ئینسان لە ڕۆژانی ڕۆژانەشە فەرقی هەیە لە تووڕەبوونی کەسیشتر بەڵام بەڵگەیەوە نییە کە کۆمەڵگەکە سەورێتی تایە بەڵامی تر کەناڵی تایبەتی خۆی هەیە بۆی بچێتە پێشەوە بەڵام قەنەعاتێکی گەورە بەدەسەڵاتەیە قەنەعاتێکی گەورە بە موەسەساتەیە کە ئەویش کاتی بڕاوێتەوە وای ئەوە نەبەز ئێوێ بەشدار بێ بە هین بە چات نازانم تۆ کاتت چۆنە بەرحاڵ من پێم خۆشە نەبەز بێتە پێشەوە نەبەز من ئەوە لیکەکەم بۆ ناردی هەر بە بڵین ماسنجەر ئەتوانی کلیک بکەیت و بێتە ناو ستۆدیۆوە باشترەکە ڕاستەوخۆ قسە بکەی بۆی لێکتر باشتر تێ بگەین سەبارەت بەم کۆمنتی کە هاوڕێ هەژیر من هاوڕام لەگەڵی بەڵام ئەمە شتێکی سیستماتیکی ناوم کۆمەلگایە ینی زانی ئەمە لە کۆمەلگای سویدا لە کۆمەلگای ئەوروپایە تو دەرگیری شتێک هاتوین کە بەچێک بۆ بە کەڵچەری چەپەکانیش بەگشتی بەڕاستی ینی هەمیشە و دایم دەوڵەت دام و دەستگای سیاست ئەوەی کە لەسەرەوە دام و دەستگای سیاسیە بە جۆرە لە جۆرەکان هەموو ئاژەنسی هەموو بڵین عاملیت بە فارسی پێوتری ئەمانە دراوە بەم هێزە ینی جەماوەرێک لە خوارەوە یاخود لە ناو جەرگەی کۆمەلگایە کارگەر و زەحمەکێشی ئەم کۆمەلگای هیچ ڕۆڵێک بەخۆی نبینێ کارگەر و زەحمەکێشی ئەم کۆمەلگای فێری ئەوە کراوە 4 ساڵ جارێکی بۆ انتخابات لەو حیزب ڕازی نەبووی دەنگ بە حیزبی تر بابێ بەرنامەکەی جێبەجێکە هەر حیزبەکانن نەتیجەتەن لە ڕێگای دەوڵەتەوەتوان مۆزی تۆ چاپ کرد ئەوەی کە تۆ دەستبەری بۆ خەبات و خۆت خەبات کەیتۆمانە ڕێگەی نییە لە سویدا بە قانون مافیمانگرتن بەکە تۆش ئاگاداری مافیمانگرتن قەدەغە کراوە لە کارگەر بە یاسا مافیمانگرتن لە کارگەر سێنراوەتەوە نیقابەکان ناتواننمان بگرن ئەگەر خاوەنکارەکە ئامادە بێ کۆلێکتیڤ ئەفڵێ لەگەڵا ئیمزا بکە وەختێک کۆلێکتیڤ ئەفڵی هەبووگە کێشەیەک لە بینی مەجموعە کارگەرا ڕوویداوانە ئەکسەرەکەی بچن بۆ دادگا ئەسڵەن مانگرتن مانگرتن ماوە لە ماوە بەرامبەر کاتێک خاوەنکار ئامادە نییە کە ئیتیفاقی دەستە جەمعی ئیمزا بکە لەسەر ئیتیفاقی دەستە جەمعی کێشاکەوێتە بینیانەوە مانگرتن ڕۆدا وەچی تر نییە وەچی تر کە تۆ ئیتیفاقی دەستە جەمعیت هەیە کێشە لە بینی خاوەنکار و کارگەرا دروستە بێ ئەوانە بێ بچی بۆ دادگا و لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ لە دادگا لەسەر ئەساسی ئەو ئیتیفاقی دەستە جەمعیە ئەتوانی کەیسەکە ببیت تۆ یابی دۆڕێنی دادگاوتی دۆڕان تەواو ناتوانانی هیچ ئەم ئەخیرە طبعا لە ساڵی 2019 بوو 19 بوو قانونێک دەرکرا ئەگەر لە شوێنێک خاوەنکارێک کۆلێکتیڤ ئەفڵ یاکو ئیتیفاقی دەستە جەمعی لەگەڵ سندیکایەکە ئیمزا کرده بوو سندیکای تر ناتوانێت چێت لەو شوێنیامان بگرێت و ئەگەر بیگرێ ئەچێتە دادگا ئەمە بە یاسا دەرکراوە و ئەم مافیمانگرتنە لە ناو سویدا هاتووە وردە لە کارگە سنراوتەوە لەبەرەوە وانییە کە ئەم مەسەلەیە خود بە خود هات بێتە پێشەوە مۆزوعێکە کە ڕاستیکاری لەسەرکراوە ئەوە نەبەس هات هینکە بەڵێ بەکرد جواب بەرەوە بەڵام با نەبەزیش وەڵام من تۆزە هینما کات لەبەر کادوتم بعد نەبەز بزەم فەرموو جواب بەرەوە بەڵام با نەبەزیش لەبەر کادوتم بعد نەبەز بزەم فەرموو هەر بژیت دەنگانەوەی هەبووە سەدایشی هەبوو ناکرا بەداخەوە بەرحاڵ ئەزانم وەختەکەمان درەنگ کرد لەوە ناچێ ئیمکانی ببێ بەرحاڵ بەڵێ جوابێکت هەبوو لەسەرەمە نا گوڵم مەبەست بۆ نەبەست خۆش نەبوو دەنگەکەی هین بوو ئەزانم بەرحاڵ ئەوە هەر هاوڕێ هەژیرە لە من لە سەر کار باسی 8 مارسم کرد بۆ هاوڕێکم نێزانی دقیقەن وایە ئەم هینانە هەیە بە هاوڕێشترا لە سیستەمەکە بە ناڕاستە و خۆ ڕاسیزمە زاڵە بەسەری بۆ پەناهەندە ئەمە هاوڕێشی نیسماعیل وایڵە لەوەوە کە کارت دەست ناکەوێت لەبەر ناوەکەت لەبەر نەشارەزایید لە مافەکان و عەقدی ئیش و هەتا دوایی بۆیە پەناهەندە بێکار ئەبێ و بە مەجبوری پەنا ئەبا بۆ ئیشی ڕەش بۆ بژێوی خۆی و هەتا
یارمەتیدانی خێزانیش لە کوردستان بۆیە کاردەستکەوتن دوو جار زەحمەتترە تا بۆ سویدیەک. دەستان خۆش بێ. دقیقاً ئەوە دروستە. بەرحاڵ نەبەست هاتەوە بە هەوڵ بێ بزانین ئەم جارە دەیەکەم داوای باشتر بێماندوو نەبن. بەڵێ فەرموو بە خێراتی نەبەست خۆشحاڵی. سپاس کاتانە من مەبەستەکەم لە کێشەی نووسینم هەبوو لە چاتەکە مەبەستم لەوە بۆ ئەو بەحسی اقتصادی ئێوەی کە لەسەر مەسەلەی بێکاری لە ئەوروپایە ئەو تعقیداتانەی کە باسیەکەن لەسەرەوەی کە ئیشی ڕەش چۆنەوانە ینی ئێستا تقریبا گۆڕاوە ئێستا بەحسەکە کەمتر اقتصادیە ئێستا زیاتر سیاسی بۆتەوە ینی بەحسێکە ئێستا لە ئەوروپایە ئەگوزارێت ئەگەر لە ماوەی 6 مانگی ڕابردوو ساڵی ڕابردووە بەتایبەتی لە دوای ئەم قەتڵ عامی کە لە غەزا کرێت تەماشای بکەین بەحسەکان هەمووی هاتۆتە سەر بەحسی سیاسی و ئێمە و ئەوان لە ئاستی فکریا چۆتە شوێنێکەوە کەم باسی هابرماسم کرد کە لە دامەزانەرانی مەدرسەی فرانکفۆرت و چەپی نوێیە پتیشنێک ئیمزاکات لە ئەنگری لە ئیسرائیل و لە مافی ئیسرائیل لە دیفاع لە خۆی بەبێ ئەوەی کە هیچ کەسی چووکو هابرماس هەندێک بابەتم گوێ لێگر لەسەر ئەو مەسەلەی حتا کوێسا بەحسەکانی کانت هاتووتە پێشەوە جارێکی تر لەسەر ئەو کتێبێکی هەیە باسی مەسایلی عرقی لە ئەوروپا کەعنی ڕێک باسی ئەوە کات کە عرقەکانی تر لە دنیا هیچ شانسێکی پێشکەوتنیان نییە بێجگەل لە عرقی ئەوروپی و ئەمە خەریکە لە ڕێی هێزر ڕاستەوە پەرگیرەکانەوە بۆ مستەلاحی خۆشت بەکارێتێنە چۆتە ناو دنیای سیاست و فکرەوە خەریکە ذهنیت داگیرەکرێت ئێتر تازە ئیشی ڕەش و یعنی ئێستا ئیشی ڕەش من ئاگادارم بە خۆشم لە سوید ژیان ئەزانم کە ئیشی ڕەش ناو سویدەکانیشا هەیە وانە سویدی ئیشی ڕەش دەکات بەس لە ناوڕاستی نەوەتەکانە من بە خۆم ئاگادارم هاوڕێی سویدیم هەبووە ئەو کاتی کە پەنابەرێک بە 40 کڕۆن لە ڕۆژێکا ئیشی کردووە سویدیە کە ئیشی ڕەشی ئەەکەم هاوڕێی سویدی خۆم ئیشی ڕەشیەکە ساعتی 150 کڕۆنی وەرەگرت بەبستمەوە ئەم تێگەیشتنە عمومی کە ئێستا چۆتە ناو ذهنیەتی خەڵکەوە تازە بەوە چارەسەر نابێت کە لە قانونی کارە دیارە قانونی کار گرنگە جێبەجێ بێت و ئینسانی تر بێتوانێت بێ بەو شتێکە لە مەسلحەتی هەموو لایەکەوە عرقیتیانە بێت بەڵام ئێستا کێشەکە لەوە واوەترە کێشەکە لەوە یعنی تۆ مامۆستای زانکۆ بە خاوەن کۆمپانیا بە هەشتێگە بیت بەڵام لە بێت ناتوانێت بچیتە ژوورەوە مەسەن دە بەعزێک لەو ڕێستۆران و نانە مەسەن ناتوانێت بچیتە ژوور بەرحاڵ مەبەستەکە لە دواکەوتوی خەریکە ئەچێتە ئەو شوێنەوە کە سیاست و فکر دەوری بتیابینێت لە زانکۆکانە باز لەوە ئەکرێت کە ئایا بیر و بۆچوونەکانی کانت دروستە یا دروست نییە لە وەختێکە ئێمە ئیمان کانت بە فەیلسوفێک ئەناسرێت لە دنیا کە بنەماکانی فەلسفەی ئەخلاقی داڕشت بەڵام ئێرۆسەنتەریزمیش لە کانتەوە دەست پێکات دەست خۆش بێ ڕۆشنترە بۆ منی ڕۆشنترە بۆم دەست خۆش بێ بەداخەوە تۆزێک درەنگ هاتی ئەگەر ناپێمان خۆش بووم باسە درێژ بکەینەوە لەبەرەوەی ئینە بەکر ئەگەر تۆ سەرنجێکت هەیە لەسەر قسەکانی نەبەست بیڵ ئەگەر نامن وەڵامم هەیە وەڵامەکە کورتکەرەوە من میوانمان نەبەست جوانەڵێ ئەڵێ لازم ئەگەر تێگەشم وتی بەحسەکە ڕەبتی بە سیاسەتەوەیە و ڕاستیش ئامادەی هەیە ئێمە کەمتر توانی هاتینە سەر باسی بازاڕی سوید چۆن ڕاستیستیە کە نمونەیەکی کورت هەیە ئەگەر من ئێوارەیە پشمە دەرەوە بڵێ من بڵێم پرسن خەڵکی شوێ بڵێم یۆنانیم عادیە ڕوا ئاخاوتنەکە ئەگەر بڵێ من شیلێنەرێم خەڵکی وڵاتی شیلێم ئاخاوتنەکار عادیە ڕۆچکە تۆ ئاماژەی مەسیحێت و ئەوروپا و ئیسپانیا ئەمانە وێشکتاچێ بڵێم عێراقی ماخاوتنەکە زەربەیەکی تێکەوێ یەکسەر خەیاڵە بۆ ئیسلامە چێ بۆ کولتورێکی ترێ چێ بۆ ژن کوژیە چێزانی بەسم چۆنە ئەم ستروکتەرەی کە ئینسان خەڵکە جۆرەکانی سەرتاسەری دنیا لە شوێنی جیاوازە دانێتەوە لە بازاڕی کارە بگرە لە بازاڕی خانوبەرە بگرە لە هەموو قەتەعەکانی سویدا سەر لە نوێ دروست دەبێتەوە من سەرڕەشم بەڵام من 4 مەتر لە پێش سۆماڵیەوەم تێگەی هاوکارێکم خەڵکی ئەوروپای شەرقیە 2 مەتر لە پێش بنەوەیە ئەمە واقعەتی سترکتەری بازاڕی هەموو ئەوروپای بەس ئەوەی کە سیاسەتە ئەیکا ئەم سیاسەتە سیاسەتی ڕاستە بەدەسێوێتی و ڕاستیش بشەکە لە هین
بەشەکە لە سیستەمی سەرمایه‌داری و ئەمڕۆ سەراحە قساکە وەکە ترامپ ئەڵێ ئەمریکا لاتینی دزن ئەڵێ ئەمریکای لاتینی خەڵکە کوژن ئێم قسێ لە هەشتاکان و بیدایەتی 90ەکانی شاب بکرایە کەس هەر خەڵک شێتە بوو ئێستا وای لە تۆ زۆر معمولی بۆتەوە بە بڕای من هیوادارم نەبە زواتێ نەگەشت بە من کارەکە ڕەش بێ سپی بێ یان ئەو کەسیشتر نووسیبی کە بازار نایەنێ بۆ یەکی کاری ڕشکە بۆی کۆمەکی هینەکانکەی من ئێمە قسە لەسەرەوە نیە باهایکی خلاقی ناکەمە سەر باشە یان خراپە قسە لەسەرەوەکەین کە ئەم سێکتەرە هەیە و بۆ نەکبەتی ئەجنەبی تێکەوێ بەو دەلایلانەی کەوتمان بەشێکی خودیە وڵا هەیە حەزەکە هەتاماوە ئیش ڕشکە ئەمەش فاکتەرێکە ناتوانین کارێکی هەشیانە وتمان ڕاسیزمە هۆکاری تری هەیە و ئەمانە بەرحاڵ من ئەزانین چۆنە وەڵامم بۆ ئەم باسی کە نەبەست کردی ئەوەیە باسەکە ئەگەرچی بۆ فکری و سیاسی وانە دەرەکەی بەڵام لایەزال هەموو ئەو کێشانی کە ناو کۆمەلگانیمە دەرەکەون هەموو کێشەی ئابووری هەیە ئەمە لە کۆمەلگاری پاش پۆست نیۆلیبرالیزماژی نیۆلیبرالیزم هەرسی هێناوە ڕوتێکی چەپی شۆڕەجەر کە دەرناکەوێت بۆ هەڵگێڕانەوەی سیستەمەکە ڕوتێکی ڕاست دەرەکەوێت بۆ هەڵگێڕانەوەی سیستەمەکە و بە واقعی ئەو شتانەی کە ڕاستڕەوەکانی دنیا ئەیانەوێ لە ڕێگەی شەڕەوە بەرپایەکەن شەڕی بۆتی لە ئۆکرانیا بۆ پشتیوانیکردنە لەم تیوری و لەم تەسەورە و ئەوەی کە ئەم ئەحزاب ئەنەی وەکو لە سویدا دەرکەوتون ئەوانە هەنێجار بیری لێکەیتەوە ئەوانەی کە ئەوانیانەوێ بیکەن و ئەوانە مەگە شۆڕژ ئەنجام بدەن بە ئاراستەی دواوە بۆ دواوە یا بۆ تێک و پێکدانی ئەوەی کە ئێستا هەیە بۆیکەوە سیستەمێکی بتوانن نازی لە وڵاتانیا بەرپا بکەن و ئەوانە لە بەرامبەر ئەمە هێزێکی مادی پێویستە و هێزە مادیەش لەو خەڵکانە پێکاتون کە کارەکەن کە ڕەنجەدەن بەڕاستی کارگەرێکی سویدی لە ترسنۆکی خۆیە نەکتەنها لە ناشارەزایی خۆیان لە ترسنۆکی خۆیان لەوەی کە ناتوانێت مواجهەی سیستەمەکەی بکە ناتوانێت کێشە و معزلاتەکانی ئەم سیستەمە بەرەنگار بێتەوە خەباتێکی دەستە و یەخەل لەگەڵ سیستەمەکەی بکە ئاسانتری شت بۆەوەیەکە دەستبەرێ بۆ دراسی سەرڕەشەکەی خەتای ئەوە من بێکارم خەتای ئەوە وەزع ئاوایە خەتای ئەوە تاوانکاری زیادی کردو ئەمانە ئەمە ئاسانترە بێعارەقترە بێ مشکلەترە واسی بیدیاش پشتیوانی لێکاتەوەوانە و بەشێکی لەو پۆپولیزمێکە هەیە جا بە هەر حاڵ نەبەستجان بەداخەوە بێن باس هەڵگرین بۆ کاتێکی تر ناتوانین هینیکەین داوای لە بردنەکەم من مەبەستمەوەی ئەو هێزی کە ئەتوانێت بەرەنگاری ئەم ڕاستە بێتەوە هەر هێزی ئەو کارگەرانەیە کە ئەمڕۆ لە بازاری کارەکەن چ ڕەشە کارەکەن چ سپی کارەکەن بۆ دروستکردنەوەی بەرەنگاربوونەوەیەکی تر باسکردنمان لەسەر کار و بێکاری و پەیوەندی بە ڕاستیزم و پەیوەندی بەم قەڵەشتانێ لەناو کۆمەلگایە هەیە ئەمە مەسەلەکەیەتی دیالکتیکانە بیری لێکەیتەوە کێشە لەکوێیە کێشە لەکوێ دروست بۆ پرۆبلم لەکوێ حەلەکەشی هەر لەوەیە نەک لە دەرەوەی سیستەمەکە من وازانم ئەبێ هەر لە بازاری کار و لەو جێگایەوە کە خەڵک بۆ ژیان و بۆ ئایندەیەکی باشتر و بۆ ژیانێکی چاکتر بۆ خۆی مناڵەکانی کارەکات و هەوڵەداتوانە لێوە دەست پێ بکەیت بەرحاڵ حەقی قسەکردن و باسکردن بۆ مە مەکفولە نەبەس داوای لە بردنەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بۆ ژینا زۆر خۆشحاڵ بوو و پێشوازی شەکەم کەوت و بەشدار بووم زۆر سپاس هەر بەکرد دووبارە سپاس بۆ تۆ ئەزانم زۆرم مەحتەل کردی ببوورە بەڵامی تر باسەکەی هێناوە باسەکە گەرم و گوڕ بوو زۆر سپاس هەر بژی سپاسێوە بەڵێ ئازیزان خۆشەویستان زۆر سپاس تا ئێستا بینەری بەرنامەکانمان بوون بەداخەوە باسەکان لەبەن زۆرتری هەڵەگرت و ئەکرا دووبارە ساعت و 2 ساعتی تریش قسەی لەسەر بکەین کە حتممە نەبێ هەڵگرن بۆ بەرنامەکانی داهاتوو باسی زۆر گرنگ کرا باسی زۆر باش وروژێنرا کۆمنتی جوان هات سپاسی بەشداری هەموو لایەکەکەم تاکو یەکتر دیتنەوەیەکی تر و بەرنامەیەکی تر هەموو لایەک بە شادی و کامەرانی ئەسپێرم